دۆستان ئازیزان هەوادارانی فلیم سازان وا جارێکی کە لە ساڵی تازەیە لە ساڵێکی بەو هیوایەی هەموو ئاوەتەکانمان بێتە دی و بەرەو قۆناغێکی کەی سینەمای کوردی بچین ئەم ساڵەتان پیرۆز بێ. ئەلبەتە هەمووان نەزانین لەم ماوەیە لەم چەند ساڵەیە بە بۆنەی سۆشیال میدیاوە کۆمەڵێ پرۆژە پەیا بوون، کۆمەڵێ لە سۆشیال میدیاوە کۆمەڵێ کەس گەنج فلیمساز خۆیان لێ هەڵماڵی و کەوتنە ئەوەی پەیج و گروپ و ئەیتر وێبسایتی فلیمسازی کوردیان کردەوە. ئەمانە هەموو پرۆژەن. ئەم پرۆژانە زۆر زۆر گرنگن لە چەند لایەنێکەوە. لایەنێک خۆشەویستیەک لە نێوان وەرگر و سینەمایە دروستکەن. لایەنێکی کە لایەنی زانینگەییە، لایەنی معریفیە، بەخشینی معریفەیە بە وەرگر. و لایەنێکی کە ئەوەیە کە فلیمسازانمان ئەتوانن بەردەوام خۆیان تازە بکەنەوە، خۆیان نوێ بکەنەوە بۆ ئەوەی بەرەو هەنگاوەکان و بەرەو پێشکەوتنەکانی سینەمای دنیا بڕۆین. پرۆژەکان زۆرن، پرۆژەی فستیڤاڵ هەیە، قسەی زۆر لەسەرەکرێ بە ئەرێنی و بە نەرێنی، پرۆژەی تر هەیە، کۆمپانی زۆری تر کراونەتەوە. ئەمانە هەر هەمویان پێکەوە ئەتوانن بە بڕوای من، بە بۆچوونی من ئەتوانرێ بە ئەرێنی و نەرێنیانەوە لە ئایندەیەکی نزیکە هەنگاوەکانمان وا بەرەوە پێشبەرن سینەمای کوردی بوونی خۆی وەکو شوناز بێ، وەکو تاموبۆنێکی خۆی بێ، وەکو ستایلێکی خۆی بە دنیا بناسێنێ. لێرە لەم تەوەرەمانە، لەم لایڤەمانە ڕووەکەینە کاک هاوار مستەفاخان کە بەڕێزیان چەند ساڵێکە سەرقاڵی پرۆژەیەکی زۆر گەورەیە و پرۆژەکەی ئەویش مایەی دەستخۆشیە و هەموو کەسێک ناتوانێت خۆی لە قەرەی بە. من ئەتوانم بڵێم تاکو ئێستا حکوومەتی هەرێم یا حەزبەکان بیریان لەوە نەکردوتەوە، نەشیان نەیان ویستووە یا نەیانتوانیەوە یا کەسێک نەبووە خەمخۆر بێ خۆی لەو لە قەرەی ئەو پرۆژەیە بدات. بەڵام پرۆژەیەکە زۆر زۆر گەورەیە، مژدە بەخشە، هەرچۆنێک بێت ئەگەر خەڵکانێک بۆ چۆنی نەرێنیشیان بەرامبەری هەبێ، بەڵام لە ئایندەیە بەرهەمێکە ئەرێنیەکی زۆر گەورە بۆ سینەمای کوردی دروست دەکات. کاک هاوارجان یاخوا بەخێر بەیبان دیێمان خۆشحاڵ بووی. زۆر سپاس کاک سەرکەوت، سپاس بۆ جەنابتان و بینەرانی خۆشەویست. منیش پیرۆزبایی ساڵێکی نوێەکەم و من بەر لەوەی 21 کۆتایی بێ پلانم دانا لە 22 ئەتوانم چی بکەم. بۆیە بەلای منەوە زۆر گرنگە کە ئیتر بە پلان ئیش بکەین و فەرم و بابچینە ناو قسە و باسی خۆمان و دەست پێ بکەین بزانین ئەتوانین لەم ساڵی 2022دا ئەتوانین چی بکەین. کاک هاوار منەمەوێت دەستپێک لەوەوە دەست پێ بکەم. ئێمە ناوی تەوەرەکە گرنگی پرۆژەکانی فلیمسازیە. ئەوانەی کە باسم کرد تۆزێ پێش ئێستا بە هەر هەمووی ئەمانە چی بایەخێکیانێ بۆ گرنگن بۆ ڕەوتی فلیمسازی؟ زۆر سپاس بەدڵنیاییەوە هەموو ئەو ناوانەی هێنانت بە با بڵین بە دامەزراوەی زانکۆشەوە کە لە کوردستاندا دوو بەشی گرنگی بەشی سینەما هەیە لە هەولێر و سلێمانی و تەنانەت بەو بەڕێوەبەرەتیانەی لە وەزارەتی ڕۆشنبیریشدا هەن لە شارەکان ئەوانە هەمویان گرنگن. یعنی من ئەتوانم بڵێم لە ڕۆی دامەزراوەیەوە لە کوردستاندا لەخوا بە زیاد بێت دامەزراوەی زۆر هەن و هونەرمەندی زۆر هەن، هونەرمەندی کارژێڕی بەڕێوەبەری زۆر هەن کە لە ماوەی 10-15 ساڵی ڕابردوودا ئیدارەی ئەو شوێنانیان داوە و بێزگە لەوەی باسی جەنابەت باسی سایت و پلاتفۆرم و بە پلاتفۆرمی فیلمسازانیشەوە بەو کۆمپانیانەی کە
وەکو ئێمە بەوتوانە ماڵیە خاکەڕایی کە هەمانە هەوڵە دەین هەمووان بەیەکەوە ئەگەر لە گرتەیەکی دوور سەیری بارودۆخەکە بکەین سیرەکەین جموجۆڵێکی زۆر هەیە بەڵام گرفتە هەرە گەورەکە لە پرۆداکشنە یعنی ئێمە گرفتێکی زۆر گەورەمان هەیە لە ڕاستیدا ئەگەر لە بەرامبەر ئەو توانایی کە هونەرمەندانی کورد هەیەیانە و گەرەکیانە لە سینەمادا وەکو ئەڵێ ئەسپی خۆیان تاو بدەن بەداخەوە دەبێ بڵێین پرۆداکشن خاڵی وەسەرخانە پرۆداکشن گرنگە چون کاتێک کە سینەما گەشەکە وەکو پیشەسازی وەکو بازرگانی ئەو کاتە لەگەڵیدا کایەکانی تریش گەشەکەن کای ڕۆشنبیری کای ئەکادیمی زانستیش دەوری خۆیە بێت چونکە ڕەنگە ئێستا لە هەولێر و لە سلێمانی بۆ نمونە لەو دوو بەشەی کە باسم کرد کاتێک ساڵانە چەندین فێرخواز دەرئەچن هەست بکەن کە لە وڵاتێکە ژین سینەما ئەرزشی نییە پرۆداکشن تاکوتەرە لە ساڵێکدا 2 ساڵ جارێک دەرەکەوێ ئەمە تۆزێک ئەبێتە مای نیگەرانی و بێئومێدی لە ڕاستیدا بەڵام وەکووتم ئەگەر پرۆداکشن هەبێ فلم هەبێت یەکێک لەوانەی کە زۆر قازانجەکات بۆ نمونە من ئەتوانم گۆڤارەکەم لە مانگانە بکەم بە 15 ڕۆژ جارێک دەتوانم بیکەم بە هەفتانە چونکە چنێ بازاری سینەما بجۆڵێ کە بازارە گەورەکەیە لە کۆی گشتی کەرتی سینەما و دراما ئێمە تێگەین کە بواری ڕۆشنبیریش بواری ڕخنەی سینەمایی بواری توێژینەوەی زانستی سایتەکان ئەوانەی کە فیلمی بیانی دۆبلاژەکەن یا وەریەگەڕن بۆ سەر زمانی کوردی ئەو کاتە هەرخودی ئەو سایتانە پڕ ئەبن لە فیلمی کوردی کە لیڤڵیان ئەگەر ئێستا هەندێک سایت هەن لە دەوروبەری 100,000 بینەرێک ئەو کاتە بە دڵنیاییەوە بەرەو ملیۆن و زیاترە ڕۆ بۆیە ئێمە گرفتێکی زۆر گەورەمان هەیە یعنی پێم خۆشە کە تەوەرەکە باسی گرنگی پرۆژەکانی فیلمسازیەکەین وەکو وتم لە کوردستاندا توانم بڵێم زۆربەی هەرە زۆری کایەکان لە جوڵەدان بەڵام بەداخەوە هەموویان بەیەکەوە بە سیستی جوڵاکەن و نەتوانراوە ئەو گرەیەی کە هەمومان پێی ئەزانین نەمانتوانیوە کۆنتڕۆڵی بکەین جا من پێم خۆشە لێرەوە باسی هۆکارەکە بکەین ئەگەر بەر لەوەی باسی پرۆژەکان بکەین هۆکار زۆر گرنگە ئێمە دەستمان لەسەرەوە داناکە جەناویشت لە پێشەکێکەدا باست کرد کە پرۆژەکان فرەڕەهەندن فرەلایەنەن لە کوردستان وا خەریکە لە خەزا و ناحیەکانیش ئەو جم و جۆڵە پەرەسەنێ لەسەر ئاستی تاک گروپ کە جاران ڕەنگە لە شارە گەورەکانیشدا جم و جۆڵی بواری سینەما بە پرۆداکشن و بە بواری هۆشیارەکەیشەوە تا ئەندازەیەک سز بوو یعنی منەمەوێ ئەوە بڵێم جارانی بەر لە ڕاپەڕین لە شارێکی وەکو سلێمانی یا هەولێر 3 هۆڵی سینەما هەبوو بەڵام دوای ڕاپەڕین ببوورە فیلمی کوردی زۆر بوو ئەو فیلمانەی کە ئەچوونە سەر شاشە ئێستا 20 هۆڵی سینەما بە تاقی تەنیا لە هەولێر هەیە لە سلێمانی پێم وابێ 7-8 دانە هۆڵ هەن بەڵام فیلمی کوردی نین یان زۆر بەکەمیان کەواتە ئێمە چۆن بتوانین ئەو کایە بجوڵێنین ئەگەر هەر بە فیلمی بیانی بینەر ڕابکێشین بە دڵنیاییەوە ئەو جوڵەیە وەکو چۆن چەندین ساڵە چەندەیە ئاوهای هەروە ئەمێنێتەوە ئێمە بیرمان نەچێ خاڵێکی تر کە زۆر گرنگە لە کوردستان فستیڤالمان هەیە زۆر کەس تێبینی هەیە ینی ئەڵێ ئێمە فیلممان نییە فستیڤالمان بۆچیە هەندێک پێی وایە نەخێر ئەویش پێویستە من بۆ خۆم یەکێکم لەوانەی پێم وایە فستیڤال بوونی فستیڤال لە کوردستان چەندێ زۆر بێیارکەمە چونکە ئێمە بیرمان نەچێ من لێرەیە ئەمەیە هاتی لەسەر فستیڤال لەسەر فستیڤال تەوەریەک هەیە هەرایە لەسەری هەردووکمان ئاگامان لێ جارێ ئەڵێنەوە لە دوهۆک پارەیەکی زۆر خەیاڵی سەرف کراوە کۆمەڵێک کەس من قسەی ئەوان ئەڵێم
ئەمەیان نەک بڵێن بۆ چوونی خۆمان بۆ چوونی من جیاوازە بەڵام ئەبێ قسەی ئەوانیش وەربگرین ئەڵێن بۆ پارەیە بۆچی سەرفەکرێت لەوە لە کاتێکە پێویستمان بە ئەوەیە پێویستمان بە کارەبایە ڕاستە پێویستمان بە ئاوە ڕاستە پێویستمان بەو زێرابەیە کە لافە و جارێکی کە لە هەولێر و لە شارەکانی کە ڕوونەداتەوە گیانی هاوڵاتی سەلامەت بێ بەڵێ ڕاستە ئەو پارەیە کە سەرفەکرێت ئەو پارەیە گەورەترین گرفتی دروست کردووە بۆ بە قسە و قسەڵۆ باس ئەیهێنن ئەیبەن لەسەر هەردوو فیستیڤاڵەکە لێرەیە شتێکەڵم سەدام جاران با بڵێن ڕژێمی بەعەس و ئێستا تورکیا یا ئێران ئەو پارانە سەرف ناکەن بۆ سینەما و بۆ چالاکی کوردی بەڵام ئێستا ئەمانە سەرفێکەن خۆمانە موڵکی خۆیان نییە کە سەرفێکەن هەر موڵکی میلەتە ئەمە لێرەیە ئەکەوێتە سەر ئەوەی ئەوان با سەرفیکەن با بکرێت چالاکیەکە خەڵکانێکش ڕۆژگارێک هەر بەلای سینەمایە ناهاتن بەلای هونەرە ناهاتن ئەو کەسانی کە بۆ خۆبەخش لە گیرفانی خۆیان نیشیانەکرد ئێستا ئەو خەڵکانە مقاولانە بەڵێندەرانە هاتوون بەسەر ئەوانە کەوتون و خۆیان کۆنتترۆلی ئەو فیستیڤاڵانە یا ئەو چالاکیانی کە پارەی تایە بۆ خۆیان پەلکێشیان کردووە و بۆ خۆیانەیکەن ئەمە هەمووی باسەکرێ ئێمە ئەمانە ناڵم بیخەیناولاوە بەڵام با بیخەینە تایەکی تەرازوەکەوە لەگەڵ بایەخی فیستیڤاڵەکە چەند زەرورن چەند ئەمانە وەکو فیستیڤاڵ وەک پرۆژە زەرورە لە چاو ئەو هەمووی کە خەڵک گازندەی لەسەرەکات فەرموو کاکەوانجا وەڵا کاک سەرکەوت سپاس دەکەم بۆ پرسیارە هەڵبەتە ینی کاڵین فێستیڤاڵ ئەوە لینکێکە لە ناو لینکەکانی کۆی گشتی کەرتی سینەما و دراما من کەوتم فێستیڤاڵ تا زۆر بێ باشە من لەو بڕواایەدام فێستیڤاڵ مەرز نییە دەوڵەت بیکە شێ کۆمپانیایەک بیکە هەرچەندە هەندێک هەن پێیان وایە نابێ مەیشی کۆمپانیا بێ من دیوێکی تریە بینم لەو ڕووەویشەوەیە کە کۆمپانیایەک ئەگەر بتوانێت بە فێستیڤاڵێکی نێودەوڵەتی 100 میوان ڕاکێشێت لە 40 وڵات ئەوە لانی کەم ئەتوانێت لە ڕێگای ئەم فێستیڤاڵەوە وڵاتێکی تر 40 وڵات بناسێنێ لە ڕووی کللتور و هونەرەوە و هەر ئەم فێستیڤاڵە ئەتوانێت لە کۆتایی فێستیڤاڵ ئەگەر داوەتنامەکە بۆ هەفتەیەکی تریش بێ ئەتوانێت گەشتێکی باش بۆ ناوچەکانی کوردستان بکە لە ڕووی گەشتیاریەوە کە هاتنی ئەو میوانانە ببێ بە دوو دەستکەوتێک بۆ ناسینی فێستیڤاڵ و فیلمی و کللتوری کوردی دەستکەوتێکی تر بۆ قازانجی ڕاکێشانی گەشتیار لە هەموو دنیادا بەشێکی گرنگی فێستیڤاڵەکان ئەگەر سەرەتا هەر پێشبڕکەی کللتوری و هونەر و سینەما بوو بێ ئێستا لینکی تری هاتووەتە سەر کە گەشتیاری زۆر ڕۆڵە بینێ من ئەمێ نمونەیەکی ئیمارات باس بکەم خۆ ئیمارات تا ئێستا ئەگەر سێرچ بکەی بە زەحمەت دەتوانیت 10 فیلمی بدۆزیتەوە بەڵام فێستیڤاڵی زۆر گەورەی هەن کوردەکانی ئێمە هونەرمەندەکانی ئێمە زۆریان چوون بەشداریان کردو و خەڵاتیشان هێناوە هەر لە ئیمارات ناوی کوردستان و فیلمی سینەمای کوردیش چۆتە کەشکەڵانی فەلەک بۆ چونکە لەو فێستیڤاڵە گەورانە یعنی هەر بیرمان نەچێ هەفتەیەک لەمەوبەر یا 10 ڕۆژ لەو ماوەیە بوو سعودیا بۆ یەکەمین جار فێستیڤاڵێکی سینەمایی بەڕێ کرد و سعودیا پلان و بەرنامەی هەیە تا ساڵی 2030 2500 هۆڵی سینەمای مۆدرن دروست بکات کەواتە سعودیایە کە سینەمای نییە ئەم هۆڵە سینەمایانە بۆچی دروستەکە ئەم فێستیڤاڵانە بۆچیەکە ئەمە ئیمارات ئەمە وڵاتانی تریش یانێ تەنانەت ئەو وڵاتانەی کە لە سەرەتادا بۆ ململانەی یا پێشبڕکەی با بڵێین کللتوری گەلان فێستیڤاڵ سازەدرا بۆ ئەستێرەکان فێستیڤاڵ سازەدرا وەکوتم ئێستا ئەم لینکە گرنگەشی چۆتە سەر کە مەسلەی گەشتیاری مەسلەیەکی زۆر گرنگە بۆ هەلیکار بۆ نزیک بوونەوەی کللتورەکان بۆ شوناسەکان لەبەرەوە من لەگەڵ ئەوەم فێستیڤاڵ بکرێ بەڵام لەو پرۆژەیەم ئەوەی کە کەمێک پێش ئێستا بینیم کەوتە سەر شاشە ئەوەی کەن پرۆژەی کەرتی سینەما و درامایە کە ناوی وەزارەتەکەمان بە ناوڕۆکەوە گۆڕیوە لەوێ دەوڵەت دەتوانێت فێستیڤاڵی خۆی هەبێ
و کۆمپانیای کەرتی تایبەتیش ئەتوانێت فستیڤاڵی خۆی هەبێ بەڵام ئێستا من هێز و توانا و پشت و پەنام نییە نەتوانم لە وەزارەت شتێک بپچڕم یەکێکی تر بتوانێ بیپچڕێ ئەوە ناداتپەروەریە یعنی تۆ دێی بە پارەی من و کاکسەرکەوت و ئەوی تریش فستیڤاڵێک ئەەکەیت بەڵێ ئەمەی کە ئێستا لەسەر شاشەکەیە کەرتی سینما و دراما بە بڕوای من کەرتی سینەما هیچی کەمتر نییە لە کەرتەکانی دیکەی وەبەرهێنان سامانی سروشتی کەرتی کوشتتوکاڵیەوە زۆر جارە قسەیەشمان کردووە یعنی هەر بۆ نمونە وتومانە کە نایجیریا لە دوای کەرتی کوشتتوکاڵ دووەم کەرتی وەبەرهێنان کە هەلی کاری سەروی ملیۆن کەسە لە ناو سینەمادا کەرتی سینەمایە لە دوای کشتتوکاڵ سینەمایە بۆیە ئێمە بە بڕوای من لەم پرۆژەیە هەوڵم داوە ئەوە ڕێک بخرێتەوە دەوڵەت چی ئەوێ بۆ خۆی بیکات بۆ قازانجی ئەوەی کللتوری کوردستان بە دنیا بناسێنێت ئارت ئیش بکات چۆن ئیشەکات گرنگەوەیە لەو پرۆژەی کە من باسم کردووە دەوڵەت دەتوانێت سندوقێکی هەبێ بۆ تەرخانکردنی پارە ببێ ئەوەی چاوی لە قازانج بێ بەڵام هەر لەم پرۆژەیە باسی ئەوەکەم ئەبێ سندوقێکی تر هەبێ منێک کە کۆمپانیام هەیە جەنابەت ئەویتر منەزام ئێستا ئەگەر جەنابەت بتوانی $10,000 قەرز بکەی لەم سندوقا ئەم پەیجەی خۆت ئەم پلاتفۆرمە بە ئەندازەیە گەورابێ ئەتوانی داهات پێیا بکەیت ئەتوانی پرۆژەی گەورەتر بکەیت و قەرزەکەشە دەدەیتەوە بە سندوقی دەوڵەت و کۆمپانیاکەی تۆ ئەم پلاتفۆرمەش بە ئەندازەیەک گەشاکە نەک 20,000 بینەری هەبێ ئەتوانی 20 ملیۆن بینەر لە خۆی کۆبکاتەوە بۆیە من ئەڵێم پێویستمان بە خۆڕێخستنەوە هەیە خۆڕێخستنەوەش بەڕاستی بەشێکی پێویستی بە پەرلەمان هەیە بۆی یاسایەک هەموار بکرێ من ئەم پرۆژەیەم بۆ پەرلەمان و حکوومەتە و لەو پرۆژەیەدا ئەگەر دەرفەتم دەی ئەمەوێ ئەگەر کۆتایی ئەو پرسیارە وەڵامە بێت من پێداگیری ئەەکەم و داوا لەسەر جەم هونەرمەندانەکەم چیتر لەمڕۆوە لەم ساڵەوە کاتێک ئەم پرۆژەیە دەرەکەوێت وەزارەتیش پلانێکی هەیە کۆنفرانس ئەکات لەو ماوەیە من پێداگیری ئەەکەم بە هیچ شێوەیەک وەزارەتی ڕۆشنبیری لە بندەستی هیچ هێزێکدا نەبێت و نەبێتە بەشبەشێنەی هیچ هێزێک بێجگە لە هێزی ئەدەب و هونەر کللتور و فەرهەنگ کە ئەم هێزە زۆر گەورەترە لە هێزە سیاسیەکان لە گروپ و کۆمەڵەکان لە دەوڵەتیش تەنانەت چونکە ئێمە ئەگەر شەڕی خۆمان بۆ بردنەوە لەگەڵ دنیا بکەین دوو هێزمان هەیە بۆی شەڕی پێ بکەین یەکیان سەربازی و ئەگەر ئابووریش لەگەڵ ببەستینەوە لەلایەک هێزەکەی تر هێزی نەرم سۆفت پاوەر کە هێزی هونەرە هێزی سینەما هێز سینەما و درامە بۆیە لەم پرۆژەیەدا پێداگیرێکم چیتر بەسە 30 ساڵە ئەم وەزارەتە لە بەندەستی هێزە سیاسەکاندایە سوپاسیانەکەین هەیکەلێکیاندانەوە کۆمەڵێک کارمەند دامەزراون بەڵام ئەو قسەیەژەکەم لە کۆتایی وەڵامی و پرسیارە ئەڵێم ئەم هەموو کاتە چییە هەمانە بۆ لە دەستدانی کات یعنی ئیتر بەسە 30 ساڵ وەزارەتی ڕۆشنبیری کە دەبوایە بە هەموو هێزەکان کارێکیان بکردوایە وڵاتی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو هەموو تواناسازیەی فلمساز و ئەکتەر و ئەدیب و هونەرمەند و کۆمپانیاکان و کەسایەتیەکان لە کوردستاندایە من باوەڕم وایە سەدایەکیش وەبەرهێنانی تێدا نەکراوە نە هونەرمەندەکان خۆیان توانیویانە ئەو وەبەرهێنانە پێویستە لە خۆیاندا بکەن و نە دەوڵەتیش توانیوێتی ئەو وەبەرهێنانە لە تاک بە تاکی ئێمەدا بکات بۆیە قسەیەکی تریژەکەم کاک سەرکەوت مادام هێزە سیاسیەکان هەر کەس خەریکی خۆیەتی بۆ خۆی ئەپچڕێ لە دەوڵەت لە سەرمایە و سەروەتی ئەم وڵاتە ئەی باشە هونەرمەند بۆچی ئامادەیە 30-40 ساڵ لە تەمەنی بەڕێ بکات بە ڕێز و حورمەتەوە بەڵام ناتوانێت ئەو مافەی خۆی لە دەوڵەت یان لە هێزە سیاسەکان بسەنێتەوە کە ئەڵێم بسەنێتەوە من دڵنیام کە ینی دەرکەوت دوای 30 ساڵ هێزە سیاسەکان ناتوانن ێکاکە تۆ دەوڵەتێک بەڕێوە بە هەرێکی 10-15 وەزارەتان بەرەکەوێ
ئیدارەی وڵاتێکە دەن بەم شێوەی کە هەمومان ئەیبینین بەم هەموو سەروەت و سامانە تۆ باسی ملیارێکی فستیڤالت کرد بە گوێرەی ئەوەی ئۆپۆزیسیۆن و کەسایەتیەکان باس ئەکە ساڵانە داهاتی ئێمە لە تریلیۆنێک دۆلار نزیکە بێتەوە ساڵانە. ئەم ملیار دینارەی فستیڤالێک ئەگە بیکەی بە 100 ملیاریش بۆ هەموو کایەکە هەر ناکاتە یەک پۆینتی ئەو هەموو داهاتەی کە بەدەست دێت لەم کوردستانە. بۆچی ئەبێ بەردەوام بێەوە؟ کاکاوەر من لەگەڵ لایەنێکی بۆ یعنی ئێمە زۆر پێویستمان بەوەیە وەکو خزمەتێک ئەو پارەیە مڵکی ئەو بنەماڵانە و ئەو حزبانە و ئەو کەسانە نییە، ئەو مڵکی میلەتە باسەر بۆی شت بکرێن. بەڵام من لێرە بۆچوونێکی خۆم هەیە وەکو وڵاتێک بۆ پرسیاری و برادەرانە بوونی فستیڤاڵ و بوونی هەموو ئەم پرۆژانە هێواش وا ئەکات بازاڕی سینەمای کوردی دروست بێت کە بازاڕی سینەمای کوردی دروست بێ ئەوەیە ئەو کاتە سینەما ئەتوانم بڵێم لە دەستی حزب و لە دەستی وەزارەت و لە دەستی ئەو کۆمپانیایانەش دەرەچێت ئەکەوێتە سەر دەستی فیلمسازی ڕاستەقینە و دڵسۆز، چونکە بۆ ئەو کەسێک کە ئیشی جوانی کرد ئیشی باشی کرد بازاڕەکەی گەرمە بێت کە بازاڕەکەی گەرم بوو بۆ خۆی لە خۆیان ئەو بازاڕە واکە برە و بە ڕەوشتی سینەمای کوردی بدات و ئەو کاتە فستیڤاڵەکانش خۆی لە خۆیان وەکو ئێستا تۆ ئەگەر ئاگادار بی فستیڤاڵی لەندەن یا فستیڤاڵی ئەڵمانیا یا ئەو ساڵە لە نیویۆرک فستیڤاڵ کرا خۆوانە کێپاری بۆ سەرفکردن خۆ حکوومەتی هەرێم و یەکێتی و پارتی هەر بۆیان سەرف نەکردن وابزانم وەکو دەستگای ڕاگەیاندنەکانیشیان هیچ شتێکیان لەسەریاندا نەگرت خۆوان خۆیان کردیان لە گیرفانی خۆیان کردیان کاکاوەڕۆژەی تۆ کردوتە لەکوێیان کردوتە لە گیرفانی خۆت کردوتە ئەوە تا فلم سازان گەشتۆتە هەشتاوانە ئەوترێت وتراوەتەوە لێرە لەم هەشتاوانەیە خۆ هیچ نەبێ چلی پەنجای بە کەڵکە بە سوودە سەرچاوەیە بۆ فلیمساز بۆ خوێنەر بۆ هەر کەسێک کە بیاوێ سوود لە فلیمسازی وەرگێ ئێخۆوانە شەر بە قوڕایی کراون هەر لە گیرفانی خۆمان کراون لە کاتی خۆمانمان پێبەخشیەوە کراوە کەواتە ئەوەی ئەو فستیڤاڵانەی کە پارەی تیا خەرج کراوە لە ڕێ حزبێکەوە لە ڕێلایەنێکەوە پارەی بۆ خەرج کراوە ئەوانە کاتین یعنی ئەلم زەمانەیە فرسەتە قۆزرێتەوە بەڵام لە زەمانێکە ئەبینی کە لەگەڵ بازاڕی سینەما دروست بوو ئەوانە خۆیان ئەپوچێنەوەی تر ئەوەی تر دێتە جێگەی و شتی باشتر ئەکرێت من ئەمە بۆچوونی منە لەوەیە وەڵامی و برادەرانە بێت لەوەشە وەڵام نەبێت بەڵام تەوەرێکی کەمان کاک هاوارجان ئێمە باسی گرنگجی پرۆژەکانمان کرد بەڕێستان خەریکی پرۆژەیەکی مەزنن با بێنە سەر پرۆژەکەی بەڕێستان لەناو ئەو پرۆژەیە 12 کتێب چاپ کرا 12 بووە نیە 11 بوو دوانی ماون ینی ئەوانیش چاپەکەین ئەگات 13 و 14 بە گۆڤارەکەەوە بێ بە 12 و 13 نانگۆ بێزگە لە گۆڤارەکە بێزگە لە گۆڤارەکە ئەمە لەم پرۆژەی بەڕێستان کە کۆمەڵێک کەس لەگەڵ تۆیان خەمخۆر بوون با بەس جاز جارێک بەس باسی کتێب بکەین باسی شتەکانی تری نەکەین ئەم کتێبانە چەند گرگن بۆ وەکو سەرچاوە بۆ سینەمای کوردی بیرتان لەمە کردەوە زۆر سپاس دەکەم کاک سەرکەوجان من پێم خۆشە بەر لەوەی وەڵامی ئەوە بدەمەوە ئەوەش بڵێم من 4 ساڵێکە بێت چەند جارێک تریژ و تومە شەڕێکی سەخت ئەەکەم شەڕی هونەر هەڵبەتە بۆ هونەر و جوانی ئەو شەڕاکەم و چەک و تفاقی ئەو شەڕم ئامادە کردووە و دڵنیام هەتا لە ژیاندا بم لەسەر پێ ئەوەستم بۆ ئەو شەڕە من ئەبێ ئەوە بڵێم من هەوڵی زۆرمدا زۆر ئێستش بردەوام لەگەڵ حکوومەت لەگەڵ دەوڵەت چونکە من بەدژایەتی سەیری هیچ دامەزراوەیەک هیچ هێزێک ناکەم بەڵکو من پرۆژەیەکم هەیە دڵنیام ئێستا پلاتفۆرمی جەنابتان کە قسەی تیاکەین ئەمە پرۆژەیەکی یەکجار گەورەیە
دەیان هاوڕێی ترمان پرۆژیان هەیە هەر لەوانەی کە لەسەر ئاستی تاک فیلمەکەن بۆ نمونە هەر لەوانەی کۆمپانیان هەیە هەوڵەدەن پرۆداکشن بکەن ئەوانەی سایتیان هەیە فیلم بڵاوەکەنەوە بە پرۆژەکەی ئێمەش کە من پرۆژەکەی خۆم لە ئەنجامی ئەو هەموو ئاڵۆزیەی کە لە ناو هەر یەکێک لە ئێمەدا هەیە من بیرم لەوە کردەوە پرۆژەکەی خۆم خڕ بکەمەوە وەکو خۆمان هەولێرە لێن کۆی بکەمەوە یعنی ئەم هەموو پەرتەوازەیەی لە پرۆژە و بیرکردنەوەکانماندا هەیە کۆیان بکەینەوە من کۆم کردەوە بۆ سێ خاڵ جارێکی تریش پێم وایە وتومایڵێمەوە یەکەم بواری ڕۆشنبیری و ڕۆژنامەوانی وەکو ئەم دە کتێبەی ئێستا لەسەر شاشەکەیە لەگەڵ ئەم گۆڤارە و ساڵانەش هەر جارێک کە ڕۆژی سینەمای کوردیمان کرد بۆ ساڵی دواتر ئەم ڕۆژە ئەم بۆنەیە بەوێنە و بەوتار تۆماریەکەین و چاپی ئەەکەین بە چاپێکی جوان بۆ ئەوەی بزانین ئێمە چیمان کردووە یا لە دوای ئێمە هاتن بڵێن بزانین ئەوانە چیان کردووە تا ئێستا ئەو هەموو قسەیاکەن خاڵی دووەمم پرۆداکشنە سینەما و دراما ئەمە یەکەم ڕۆشنبیری و ڕۆژنامەوانی بوو کە زۆر زۆر گرنگە ئێستا دێمە سەر وەڵامی پرسیارەکەت کاکەوە لێرە مێ باسی کتێبەکان کەم یعنی بڵێ باس یەکەم کەسێک دامی ئێوەی کردەوە هەموو کتێبە چاپکەن کەسێک ئێوەدا ئەو کەسانی هاتن چەندێک کەس کتێبی کڕی بۆ ئەوەی گەشە بە پرۆژەی ئێوە بدا بەڵێ جا ئەمە دوو لانەیە بۆی خاڵی سێم تاوەکەم ئەویش پرۆژەی کردی گەشتیاری ئەوەی کە ناوی کۆماری ژیان دۆستیە ئەوە من تا ئێستا لەگەڵ 3 ملیاردێری بەڕێزی شاری سلێمانی دانیشتوم 3 ملیاردێر ینی لە جیاتی بەرەو ڕووی ملیۆنێرەکان چم چوون بەرەو ڕووی ملیاردێرەکان وتم با لە گەورەکانەوە دەست پێ بکەم سڵاو ڕێزم هەیە لێرە بۆیان دوای 4 ساڵ کۆڵم نەدا و ئێستاش وەکووتم هەڵبەت بەردەوامم ینی چونکە تازەوا دەست پێکەین من سوپاسیانەکەم نامەوێت ئێستا ناویان بێنم نامەوێت چونکە ئەمەوێ هێشتا هانیان بدەم هێشتا برادەری تر کەسانی تر وەکو ئێوە وەکو هاوڕێیانی ترمان زیاتر سەردانی ئەو بەڕێزانە بکەن ئەو کۆمپانیانە بکەن کە لایەک لە سینەما بکەنەوە چونکە ئەگەر کەرتی ئاوەدانی بە هەموو سێکتەرەکان قازانجی هەبێ سینەما و دراما دوو جار قازانجی هەیە جارێکیان ئێمە لە ڕێگ و ڕیشەوە کللتور و فەرهەنگی خۆمان هەڵە هێنجین وەکو ئاو لە کانیایەک بخۆینەوە وەکو بیری نەوتێک بدۆزینەوە هەڵیکەنین کە زۆر لەوە گرنگتریشە جاری دووەمیش ئێمە قازانجی لێەکەین ینی دوو قازانج یەک ماڵیە یەک میناکیە ینی ماکی و میناکیە ئێمە ئەتوانین کللتوری خۆمان وکەوتم ئەگەر شەڕی دنیا بکەین ئێمە ڕەنگە بە هێزی سەربازی نەتوانین شەڕی دەوڵەتانێک بکەین بەڵام بە هێزی نەرم زۆر 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 بە ئاسانی ئەتوانین ئەو شەڕە بکەین و براوەیەش بین جا باسی کتێبەکانت کرد من بە دڵنیاییەوە گیرفانەکانی من کونن هیچ خۆ ناگرێ هیچی تیان نییە هیچی نامێنێتەوە بەڵام هەوڵمدا بەو ئیمکانیەتەی کە هەمە زۆر بە سادەیی بتوانم پەیوەندیەکانم گەشە پێ بدەم وە لە ئەنجامی ئەم 4 ساڵە من پرۆژەکەم بەم سێ لیڤڵە کە باسم کرد پێشکەشم کردووە فیدباکەکەی باش بووە تا ڕادەیەکی زۆر زۆر بەڵام ڕەنگ بێت بیرکردنەوەی ئەو سێ بەڕێزەی کە من لەگەڵ یان دانیشتم و بەهۆی سەرقاڵیان بە پرۆژەکانی تریان ڕەنگ بێت لە بەرنامەی ئەواندا وەکو تێگەیشتم پرۆژەیەکی زۆر ناوازەیە بەڵام کاتەکەی ئێستا نهاتوە ئەوە یەکێک لە خاڵەکانە کە من ئەتوانم بڵێم وەڵامم وەرگرتەوە کە زیاتر گەشتبینە بم لەسەرەوەی کە ئەم پرۆژەکرێت بینە سەر پرۆژەکانی تر کە پرۆداکشنە فیلم و سریالە لەگەڵ کتێب و ڕۆژنامە کە کای ڕۆشنبیری چاپەمەنیە کە ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئێمە ئەتوانین لە ڕێی ئەلکترۆنیشەوە ئەو کای ڕۆشنبیریە وەکو چۆن پلاتفۆرمی ئێوە جەنابتان لە ئەمریکا و من لە کوردستان قساکەم ئەو کاتەش ئێمە ئەبین بە هاوڵاتیەکی گەردوونی
ناسنامەمان لە بری عێراق و سووریا و ئەمریکا بێت دەبێتە ناسنامەی زەوی. ئێمە کوڕی زەوین، منداڵی ئەو زەوین، بۆیە ئێستا زۆر ئاسانتر ئەتوانین گڕوتین بدەینە خۆمان ئەوەی کە لە بەرنامەماندا هەیە لەو پرۆژانەدا سەریان خەین. من وەکووتم ئێستا ئەگەر دەوڵەمەندەکانی ئەم شاری سلێمانیە نەبوایە، من بەداخەوە چاوەڕێی حکوومەتم کردە پێناگەیشت، یعنی ئەم هەموو کتێبە پێناگەیشت و ئەم ڕۆژی سینەمایی کە ئەم ساڵ کردمان ئەگەر بزنسمانی کوردی خۆکردی نەبوایە پێناگەیشت. من بۆیە قسەیەکی تریش دەکەم کە ئێمە بێ ئاشت بینەوە. ئاشت بوونەوەیەک یەکەم جار لەگەڵ خۆمان، ئێمە بۆچی لەگەڵ خۆمان ئاشت بینەوە؟ چکە بەڕاستی هەمومان تووڕین لە خۆمان، تووڕین لە بەرامبەر، تووڕین لە تۆ کاک سەرکەوت، تووڕین لە حکوومەت. جاری وایە بە حکوومەت ناوێرین داخی دڵمان بە تۆ ئاڕێژین، بە کەسێکی تر ناوێرین داخی دڵمان بە برادێک ئەڕێژین. بۆیە ئاشت بوونەوە زۆر گرنگە. ئێستا پلاتفۆرمەکەی جەنابەت ئەو خاڵە گرنگەیە کە من تایە بینم، یەکێک لە خاڵەکانەوە ئاشت بوونەوەی. ئێستا ئێمە لە هەر چوار پارچە بە پارچی پێنجەمیشەوە کە دەروەی کوردستانە، ئێمە لە پلاتفۆرمەکەی کە بەڕێستان لەگەڵ چەند هاوڕەیەک هاوکارتن بەڕێوابن ئاشت بوونیتەوە قساکەین. هەندێکمان هەندێک جار گوێگرین، گوێگرەکانمان هەندێک جار ڕەنگە ڕازی بن، ڕەنگە ناڕازی بن، بەڵام دەرگا و پەنجەرت زۆرت کردوتەوە کە ئەتوانین قسەکانمان لە قسە دەربچوێنین بیکەین بەکردەوە. من 2-3 ساڵە قسەم زۆر کرد، بەڵام لە پارەوە ساڵی 21 بۆ من ڕەنگ بێ گەورەترین خەونەکانم لە چاپکردنی 12 کتێب و گۆڤار و 3 پۆستەری ساڵنامە و کە ئەویش بۆ خۆی من هەمیشە ئەڵێم ساڵنامەکان من ئەمێ لەو ڕێگایەوە بچمەوە ناو خەڵک، بچمەوە ماڵان، بچمە ڕیستۆرانت و کافێکان بۆی ئەم پۆستەرانە هەڵبواسرێن. من نمونەیەکت پێ ئەڵێم، یعنی کە خێزانی ئەلمازگۆنای هات لەم هەفتەیە ڕابردوو لە فێستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبی لە سلێمانی کە ناوی هات، هەموو بۆ چەند دەقەیەک چەپڵیان بۆ لێدا. خۆ ئەمە ئەلمازگۆنای نەبوو، خێزانەکەی بوو. بەڵام بزانە هونەری ئەلمازگۆنای، پشت و پەنای خێزانەکەی بۆ ئەلمازگۆنای چه ڕێزێ و پایەکی گەورەی دانا بۆ ئەو ماڵباتەی کە هیچ خێریان لە خۆیان نەبینی کاتێکە دەستیان دایە سینەما. هیچ خێریان بۆ خۆیان نەبوو، بەڵام خێریان بۆ میلەتێک بوو، بۆ تەنانەت ئەو میلەتانەش بوو کە وڵاتی ئێمەیان داگیر کردووە و وارە سەردەستن لە وڵاتەکان. دوێنێ و پێرێ وشە و زمانمان قەدەغاکەن بە یاسا. ئەم ئەلمازگۆنایە بۆ ئەو بەستە زمانانە تێکۆشا، بۆ ئەوانیش تێکۆشا، بۆ تورک و کورد و عەرەب و فارس، بۆ هەموو ئەوانە تێکۆشا کە ڕێگە بە خۆیان ئەدەن وشەیەک لە دەمی مناڵێک، زمانی دایکێک ببڕن، قەدەغەی بکەن بۆی من و تۆ ئەویتر قسەی پێ نەکەن. بۆیە من بەلامەوە گرنگە کاک سەرکەوت قوسێکم بەرێ کەوانەیە بەرین. بەڵێ گەلێک جار ئێمە باس لەوە نەمرە بۆ نەمرە بۆ چی هونەرێک نەمرە بێت. یەکێک لەوانەی ئەلمازگۆنایی گەلێک جار هەنێ هونەرمەندانمان هەنێک کەسانێک ئەڵێن کاکەوە کەسێکی چەپ بووە، هیچ شتێکی بۆ دۆزینەتەوەی خۆی نەکردووە. کاکاوای چەپ یا با بڵێن دۆزە مرۆڤایەتیەکە ئەگەر لە ناو ناخ و با بڵێن تام و بۆن و میلەتەکەی خۆیەوە هەڵ نەقوڵێ و تەرخەکە بۆ دنیا و ئەگەر ئەو کێشانەی ئێمە میلەتەکەی خۆمان نەکەین بە دۆزێکی مرۆڤایەتی جیهانی بە زمانی جیهانی مخاتەبەی دنیا نەکەین، ئەو بەرهەمانە نابن بە جیهانی، نەمر نابن، لە جێ خۆیان ئەمێنێتەوە. ئێستاش ئێمە کۆمەڵێ فیلم هەیە، کۆمەڵێ شانۆیی هەیە، کۆمەڵێ کەسانێکمان هەیە چالاکن لە بواری ئەدەبی و لە هەموو بوارەکانی تر، بەڵام چونکە ئیش بۆ زۆنێکە کات، زۆنی زەرد یا سەوز یا پەمەیی یا ئەم ئەو بەس بۆ ئەو ئیشەکە لە جێی خۆیان هەنگاو بەرەو پێشەوە نانێ، ئەو ئەکەوێ ئەو دو ئەکەوێ. ئێوە فەرمووی ئەلمازگۆنایەک هات بەو زمانە مرۆڤایەتیە هات مێگەلی هێنا بە شوناسێکی تەواوی نەتەوەی
وها باسی لە کێشەکانی سەرەوە و خوارەوە هەموو توێژەکانی میلەتی کورد کرد لە ڕێی مێگەلە بەڵام خۆ زمانی تورکی بوو شتی کوردی پیا بوو بەڵام بە زمانی تورکی بوو بەڵام زمانی تورکیەکە چییە قەدەغە کراوە ئێمە ئەبێ ئاگامان لەوە بێ ئەمەیە پەیامە مرۆڤایەتەکە وای کرد تورکێکش ڕێژەیەکی زۆری تورک خۆشی بێ ڕێژەیەکی تورک لەگەڵ یابێ من لێرە بەس ویستم ئەم کەوانەیە بۆ ئەو باسی جەنابەت دابنێم کە بۆچی یڵماز گۆنایەک لە ناو تورکە مرۆڤ دۆستەکان و لە ناو سینەمای جیهانیە و بۆ کوردیش بوو بە کەسێک ئەوەتانێ دوای خۆی ئێمە هەمومان سەری ڕێز بۆ خێزانەکەی دانەوێنی ڕاستە زۆر جوانە دیاردێ یعنی ئەبێ خۆمان جیاکەینەوە لە دەسەڵات و لەو حزبانی کە هەمومان گلەی و گازندەمان لێ هەیەی ئتر هەر کەسێک گلەی لە منەکە سەر و سەرچاو من هەر بۆ سۆهەد وتم بەڵا کاک سەرکەوت زۆر ڕاستە جا من هەرەمەوێ ئەوەش بڵێم هاوڕەیەکی خۆمان ڕۆژنامەڤانێکی تازە هەڵکەوتوو کە من لە پەیمانگای تەکنیکی دەرسم ئەوتەوە بۆ ماوەی 3 مانگ تیاما بینی کە لە ڕۆژانەدا زۆر ترکی سەرنجی بۆ سەر هەواڵی سینەمایی بوو بووین بە هاوڕێ و ئەم کاک شابازە ئەم هینا ئامادەگا ساڵانە ڕۆژی سینەمای کوردی پرسیارێکی کرد دوێنێ وتی بۆچی ئێمە ئیش لەسەر ئەو ئەستێرانە ئەکەین کە مردوون کە لە ژیاندا نەماون بۆ هەوڵ نەدەین یەڵمازگۆنای تر دروست ببن چەندین یەڵمازگۆنای تر هەڵبەتە ئەو گەنجێکە لە سەردەم و قۆناغی خۆی و مافی خۆیەتی ئەو پرسیارە بکە منیش لێرە ینی بۆی وەڵامی ئەویش بدەمەوە و قسەکەی جەنابیشت ئەویش ئەوەیە لە ڕاستیدا بێ ئێمە زۆر خۆشبەخت بین کە یەڵمازگۆنایەک 50 ساڵ 40 ساڵ پێش ئێستا باسی مرۆڤایەتی کردووە چکۆ ئێستا ئێمە وەکوتم هەمومان بووین بە مرۆڤی گەردوونی و لەسەر زەویەکە خەریکە بەو ئاراستەیە دنیا ئەگۆڕێ کە ئیتر کەس ناتوانێت بڵێ کورد لەسەر زەوی نییە هەمومان لەسەر زەوین ئێمە شەین بەڵام ئەگەر ئەمڕۆ ئێمە دەوڵەتمان نییە ڕەنگە سەردەمێک بێت ئەگەر فریای دەوڵەتی خۆمان نەکەوین کە من پێم وایە هەر دەبێت دەوڵەتمان هەبێ و کاتێک گۆڕانکاریەکی چۆنایەتی و چەندایەتی دروستە بێ مەگەر لە دنیادا گۆی زەوی ببێتە 1 سنتر ئەو وەختە بەڵام هەر نەتەوەیەک بە زمان و کەلتوری خۆی و زمانی تریش ئیشی پێ بکەن ئەجینا کەس باوەڕ ناکەم واز لە دەوڵەتی خۆی بێنێ یەڵمازگۆنای یەکێک بۆ لەوانە بۆ یەکەم جار هونەرمەندێک لە ناو وڵاتێک ژیاوە کە زمان تێیدا قەدەغە بووە کە قەدەغە بۆ یەکێ بڵێ ماردین کوردستانە وان کوردستانە ئەو وتوێتی ئەو نەخشەی ئێستا تورکیای پێڵێن هی 2 میلەتە کوردستانی ئەبێ پێبوترێ و تورکمانستانیش تورکستان ئەوە بۆیە ئێمە ناتوانین ئینکاری لەوە بکەین کە یەڵمازگۆنای نەک بۆ کورد بۆ مرۆڤایەتی زۆری کردووە جا بینەوە سەر وەڵامی ئەم هاوڕێیەشمان من بۆ خۆم بەڕاستی لە ئەنجامی ئەم 35 ساڵە لە ئەنجامی بیکردنەوەیەکی زۆر بەوە گەیشتم کە من چی بکەم بۆ ئەوەی لانی کە منیش بتوانم خۆم وەبەرهێنان لە خۆمدا بکەم و بەشدار بم لە کایی سینەما جوڵەیەک دروست بکەین کە هەیە جوڵەکە فراوانتر بێ و ببێتە جوڵەیەکی ڕاستەقینە دەرفەتم بدا ئەمەوێ ئەوەش بڵێم لە ڕاستیدا ئێمە هێشتا نەوەی ئێمە کە لە ناو ئەو کایەدا هەین 20 ساڵە 40 ساڵە هەمومان سیاسین بەداخەوە مەبەستمەوە نییە کە نابێت سیاست لە سینەمادا بکەین نەخێر باگراونمان سیاسیە بیر و بۆچوونمان بیرکردنەوەمان من بۆ خۆم بیرکردنەوەی سیاسیم لە 4 ساڵی ڕابردووە لە هێز و لە ئایدۆلۆژا دەرباز کرد من بیر لە کوردستانێکی گەورە و لە گەڵیشیدا ناوچەکە و جیهانەکەمەوە چۆن کللتوری خۆم وڵاتەکەم فەرهەنگی وڵاتەکەم بۆ بەرهێنانی تێدا بکەم بۆیە بیرم لەوە کردەوە ئەگەر بە شتە گەورەکان ڕناگەین ئێستا بە دەنگەوە هاتنی باش نییە بیرم لەوە کردەوە خۆکای ڕۆشنبیریەکە هەر زۆر زۆر پێویستە ئێمە نەبێتە
زەم و زەمکاری یان ناڕەزایەتیەک یان 30 ساڵ وەزارەتی ڕۆشنبیری هەیە 30 ساڵی ڕێک و ڕەبەقە هەیە 30 کتێبی سینەمایی چاپ نەکرد لە کاتێکدا ئەگەر میزانیەی هەر ساڵێکی ئەم 30 ساڵە وەربگرین ڕەنگە بە تاقی تەنیا وەزارەتی ڕۆشنبیری بە 30 ساڵە ملیارێک دۆلاری لەبەردەستدا بوو بێ یعنی ببورن بۆ ژمارەیە جاکەم یا زۆر گرنگ من دڵنیام ینی نزیک بوو بێتەوە لەوە بۆیە ئێمە من ینیەوە لای خۆمەوە بڕیارمدا کە لە شتەکەم تێچووەکانەوە دەست پێ بکەم بۆی پاڵ بە دووەم و کایی سێمەوە بنێم کە گەشتیاریە چکە من زۆر پێداگرم لەسەر گەشتیاری و من گەشتبینم کە بە جیاوازی سیاسیەکان ئەگەرچی بەداخەوە سیاسیەکان لە ناوکەوانێکا بێەوە بڵێم ینی درۆزان و هەندێکیان درۆزنی زۆر گەورن چونکە ئێمە بەردەوام ژێمان 30 ساڵە گوێمان لەوا بێ هەرێمی کوردستان لە بەردەم مەترسی گەورەدایە نازانم ئەم مەترسیە لەکوێیە بە گوێرەی ئەم 30 ساڵە ئەی ئەم هەموو کۆشک و تەلارە بەچی بەرزەبێتەوە ئێمە هەمومان نەزانین لە 2003 گەورەترین کۆشک و تەلارێک لە مەملەکەتی ئێمە ڕەنگە لە 20 مەترێ بەرزی لە 1-2 دانە زیاتر نەبوو بێوی شەری کۆن بۆ نوێکرابێتەوە بۆچی ئێستا ئەبێ مەملەکەتی ئێمە لە بەردەم هەڕەشە و مەترسیا بێ لە کاتێکا سەدان کۆشک و تەلار بە ئاسمانە بەرز بوونێتەوە ئەمە ئەم پارانە هیچێن لەکوێ هاتوون چێ ئەی کات خۆ ئێستا ئێمە لە ناو وەکو نەعامە سەرمان نەخسۆتە ژێرگەڵ ئاگامان لە هیچ شوێنەوێ هەموو شتێ ئەم دەقیقەیە ئەم ساتە وەختە ڕوودا چەند سانیەک دوایەوە سەرداوەکانی و دوای دەقەیەک دەرەکەوێت یعنی ئێمە لە وڵاتی ئێمەدا سەروەت و سامانێکی زۆر هەیە یعنی دەوڵەتی ئێمە بە تاقی تەنیا لە نەوتە 300-400 ئەوانەی تریشکە ئەڵێن 900 ملیۆن دۆلاری دەسەکەوێت لە مانگێکدا لە مانگێکدا ئەی بۆ ناین کەرتەکانی ببوورە کوشت و کاڵی کە من ناوم لێ ناوە ئەوەی خۆمان کەرتی سینەما و دراما کە من دڵنیام چونکە هێز و وزەیەکی زۆر گەورە لە ناو کووردا هەیە بەو پێی تا ئێستا بەم هەرێمەی خۆشمانەوە ئێمە هێشتا سەربەخۆنین ئێمە هێشتا ژێردەسەین بەڵام ژێردەستەی دەستێکین اینجا دووسێ دەستی تر بۆیە مادام ئەم دەرفەتەمان هەیە ئەتوانین بەرهەم بێنین ئەتوانین قسە بکەین ئەتوانین لە توانادا هەیە ئەو کایە گەشە پێ بدەین بۆ مفای هێزی کوردستان بۆ گەل و نەتەوەکەمان اینجا بۆ هەلی کار و بۆرسە و بازاری سینەما ئەی بۆ دەست پێ ناکەین بۆچی کەواتە ئێمە من ئەیڵێمەوە دیسان ئەبێ ئێمە ئەو جموجۆڵە ئێمە لە قسە بێتە دەروە ئێمە ئەم قسانەکەین من ئێستا برارم داوە لە هەفتەیەکی تر ئەو پرۆژەیە چاپە بێ و بە قەرزیش چاپ یەکەم ئەو برادەرم ئامادەیە لە چاپخانە سوپاسی یەکەم چونکە دڵنیام لە فرۆشی کتێبەکانی تر ئەتوانم ئەوە زامن بکەمەوە بەڵام ویستم قسەیەکی تر بکەم کە ئێمە نابێ کۆڵ بدەین چونکە عێراقی 2022 دوو خاڵی زۆر گرنگی هەیە لە ڕووی ئابوووریەوە زۆر گەشاکە یەک 56 ملیار دۆلاری قەرزی کوێتیدایەوە کۆتایی پێهات کە دەبواە 100 ملیاری ئێمەش قەرزار بووە وەکو کورد بەڵام دیارە کوردەکانی ئێمە لە بەغدا نەگەیشتونەتە ئەوەی کە عێراق ناچار بکەن قەرەبووی ئەنفال و چیمیابارانمان بکەن بە هەر حاڵ ئێمە ئەتوانین بە بڕوای من لەم میزانی ئەم ساڵدا بە بڕوای من بە ئومێدی من کە ئەتوانین ئەوانەمان کە خاوەنی پرۆژەین و کە دەبێ ئەوانی بیریژەکەنەوە بێنەوە سەرخەت لە پرۆژەکانیان دەستبەردار نەبن من دڵنیام کە ئەتوانین لە عێراق ئەگەر هەرێم نەشمان ناتەیە کە وڵاتی خۆمانە ئەتوانین لە عێراق قەرز بکەین لەو بانقانە کە ئەم ساڵ من گەشتبینم کە هەلی کار زیاترە بێ بۆ سێکتەرەکانی تریش و منیش لە هەوڵدام لە ڕێگەی چەند برادێک لە وەزارەتی ڕۆشنبیری عێراق چونکە وەزارەتی ئێمە بەداخەوە ینی من گلەیم لە وەزیر نییە وەکو وەزیر و کار بەدەستانی ناو وەزارەت بەڵکو گلەیم لە دەوڵەت هەیە کە لە سەرەوەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەتی و ئەو هەموو ڕاوێژکارانەی کە تا ئێستا نەیانتوانیوە کەرتی سینەما و دراما کە من ئەڵێم من پرۆژەم هەیە ئەڵێم $100 بەرێ ئەگەر نەیکەم بە $1000 هەر ئەو $100 هەر ناوێ
من پرۆژەکانم نووسیوە و لی پاڵەکەوم و ڕۆژەگێت نەوەکان کچ و کوڕ و کەسەکانی تر لەم مەملەکەتە دەستی بۆ من خۆشبەختانە چاپم کرد نەم خستە ژێرگڵەوە من دڵنیام ڕۆژێک دێت کە ئەو کایە زۆر گەشاکە بەڵام من ئەمەوێ بە ئاشتی بێ چونکە بەڕاستی ئەگەر هونەرمەند بتەقێتەوە ڕق ئەستور بێت و ڕوبەڕووی دەوڵەت ببێتەوە زۆر خراپی لێ دەسەرێت بۆیە نامێ بە شەڕ من بۆ چوونێکە خەمە پاڵ بۆ چوونەکەی بەڕێستان کە تۆ باسی کەرتی گەشتیاریەکەی چونکە یەکێک لە پرۆژەکانی لای بەڕێستان کەرتی گەشتیاریە و یەکێک لە ڕەخنەکانی زۆربەی ئەدیب و نووسەران و هونەرمەندانی ئێمە کە لەسەر فستیڤاڵەکان قسەکەن بەر لایەنی گەشتیاری ئەکەوێت بەڵام ئایا لایەنی گەشتیاری وەکو حکوومەتی هەرێم لەو فستیڤاڵانەیە چەند توانیویانە لە خزمەتی میلەت و لە خزمەتی زمان و لە خزمەتی کەڵچەر و نەریتی کوردی ئابێت ئەوەیان زۆر گرنگە بەڵام لەوەیانە من پێم وایە کەم تەرخەمیکی زۆر گەورە کراوە بۆ نمونە لەم ڕۆژانەمە من لە زۆر نووسینەکانە خوێنومەتەوە باسەکەن ئەڵێن مەسەلەن بۆ فستیڤاڵی نێودەوڵەتی ئیتر دوهۆک بێ یا سلێمانی بێ نێودەوڵەتی بۆ کە لە کاتێکە لە چەند شارێکا و لە هینی خۆی کوردی خۆمانە تێپەڕ ناکا و فیلمی خۆمانەیە هی بەشێکیکەی کوردستانی خۆمانە کەچی سێرەکەی بێبەشەکرێ ئەمە چۆنە بێ بە نێودەوڵەتی لێرەیە من ئەمێ سەرنج خەمە سەر مەسەلەی گەشتیاری بۆ نمونە تۆ سێرەکەی سعودیە چی هەیە سەحرایە گەشتێکی وای نییە بەس بە بۆنەی زیارەتی حەجەوە بۆ بە کەرتێکی گەشتیاری زۆر گەورە با بڵێن جنوب باشووری عێراق کەربەلا و نەجەف بۆ بە کەرتێکی گەشتیاری گەورە داهاتێکی زۆر گەورە بۆ وڵاتەکانێ لەم ئەمریکایە لە شارێکی وەکو ئۆرلاندۆ لە ویلایەتی فلۆریدا لە سەنەتی فلۆریدا کە ئەو شارە شارێکیان دروست کردووە ئەتوانم بڵێم بەقەد لەوەیە ئەگەر چەمچەماڵ و زاخۆ نەبێت لەوەیە گەورەتر بێ شارێکیان دروست کردووە بە ناوی شاری دیزنیلاندەوە کە لە هەموو دنیاوە بۆی دێن لە هەموو ئەمریکاوە هەر هیچ نەبێ مناڵان ڕوو ئەکەنە ئەوێ ئەمە بووە ئەو شارە بووە بە جێیەکی گەشتیاری بە بۆنەی با بڵێن پرۆژەی سینەماییەوە کە لەوەیە سینەماشی یەک فیلمیشی تێ ئەنجام نەدرێ بەڵام دیاردەکەی لەوەیە باوەڕتە بێ ئێمە لە ناو ئەو جێگەیە بە سەعات بە سیارە گەڕاوین بزانین بچینە چۆ هەمووی ئیتر خەتی جادەی تایبەتی خۆی و ترافیکی خۆی و هەموو شتێکی خۆی هەبووە ئەمە هۆکارێکی گەورەیە بۆ گەشتیاری لە هەمان کاتە بەرچاوڕوونیە بۆ نەوەی داهاتویان بۆی ئاشنایکەن ئەی بۆ ئێمە نەی ئەو پرۆژەی بەڕێستان ئەی بۆ نین فستیڤاڵەکانمان با ناوی نەنین نێودەوڵەتی بەڵام با لە هەموو دنیاوە بۆی بێن بانگێشتیان بکەین بێن فیلمەکانمان ببینن بێن نەکەرەوە بۆ نەی پرۆژەیە بکەینەوە لە ناو وڵاتەکەی ئێمە لە کۆمەڵێ شارمانە لە کۆمەڵە جێگەمانە فیلمی تیا ئەنجام بدرێت لەگەڵەوەی فیلمی تا ئەنجام بدرێت ببێ بە جێیەکی گەشتیاریش ئەمە من ویستەچیز خەمە سەر گەشتیاریەکە بۆی تۆش زیاتر لەسەر ئەویان بڕێ چونکە خەڵکانێکەیە لەوەیە بڵێ بۆ بێ بە گەشتیاری سینەما و گەشتیاری لە کۆ کوجا مەرحەبا زۆر سپاس زۆر ڕاستە زۆر بەجێە من 15 ڕۆژێک پێش ئێستا لەگەڵ برادێک دانیشتم وتی هۆلیوود ئامادەی تایە لقێکی تری کۆمیشاڵ لە کوردستان بکاتەوە بەڵام مەرجیان هەیە دیارە ئەم جموجۆڵە ئەو هاوڕێمان بووە لە ئەمریکا هەوڵی داوە وەکو چۆن لە ئوردن و لە مۆراکۆ و تەنانەت لە ئیسرائیلیش ئەم وڵاتانە بە دەیان ملیۆن دۆلار داهاتێتە وڵاتەکەیانەوە بەهۆی دروستکردنی فیلم بزانە بەهۆی دروستکردنی فیلم کە ئێمەش نین دروستیەکەین هۆلیوود ئەمریکایە 20 فیلمێک لە بەرنامەی کۆمپانیایەکدا هەیە لەسەر پێشمەرگە و داعش بۆ نمونە ئەبێ لە کوردستان بۆ نمونە ئەوێ لە کوردستان بیکە باشە ئەمە یعنی ئەو برادەرەمە نامێ ناوی بێنم نەوەکو پێی ناخۆش بێ دڵنیاشم پێی ناخۆش نییە بەڵام تۆ سیرکە کەس وەڵام ناداتەوە هیچ کەس وەڵام ناداتەوە لە دەوڵەتە کەس وەڵام ناداتەوە برادێک لەم ڕۆژاناوتی
زنجیرەیەکی TV هەبوو 3-4 ملیۆن دۆلار دەی دەستمان پێ کرد و بڕۆوەرە لە پڕ یەکێوتی کاکە من نابێ ئەمە چۆنە بێ لە دەستیاندا. من ئەڵێم ئەگەر پشتیوانیش ناکەن ڕێگر نەبن لەوەی کە شتێک لە دەست من تۆ ئەوی تر بچێت کە ئەمانەوێ بیکەین. من لەگەڵ فستیڤاڵی نێودەوڵەتیم دیارە جەنابش دەزانی ینی برادرانیش ئەوانی ئەمان بینن کە پێوەری هەیە ینی کە کاتێگەڵی فستیڤاڵی نێودەوڵەتی ڕەنگە بە فستیڤاڵێکی لۆکاڵ نەتوانین هونەرمەندێکی گەورە لە دنیاە بانکێش بکەین چونکە ئەو سێرچەکە بزانین ئەم وڵاتە کوێ ئەم فستیڤاڵە لە چ پلەیەکدا هەیە بۆیە ئەم فستیڤاڵی نێودەوڵەت بوونە بە بڕوای من دەرفەتێکی باشە بۆ ئەوەی بیخۆزینەوە بتوانین کارکتەری گرنگ لە دنیا بانک بکەین یعنی هاتنی هەر ساڵێک کارکتەرێک ئۆتۆماتیکیان ئەم وڵاتی ئێمە پێ ناسرێ. من لە میسر بووم لە 2014 فستیڤاڵی قاهرە داوای مێرل ستریپیان کرد کە لەو ساڵەدا لەو خولەدا میوان بێ وتی من ینی دیارە وا ڕێکەوتبوون کە 250,000 دۆلاری بۆ خۆی ئەوێ جەناب دەزانی ئەوانە بە پارە دێنیانی بەڵام ئەگەر ئەو بەهاتە میسر ئەوە میسر بەم بەناوبانژەی خۆی بەم فێرعەونیانەی خۆیان کەچی چاویان لەوە بوو کە هێشتا بناسرێن بەڵام ئەو ساڵە پارەیان نەبوو بیدەن ناچار هونەرمەندێکی تریان لە لیڤڵی کە نزمتر هێنا بۆ ئەوەی یەکێک لە خەسڵەتەکانی نێودەوڵەتی بوونی فستیڤاڵەکە بە هەبوونی ئەو کارکتەرانەوە دیار بێت. من لەگەڵ ئەوان بەڵام بۆ وەڵامی پرسیاری ئەوەی دەوڵەت چیەکە باوەڕتان هەبێت دەوڵەت ینی بەداوای لێبرنەوە هیچی لێ نازانێت. ئەزانی ئەو وەکو چیواکە وەکو خێر و سەدەقە سەیرەکە. تۆ ئەزانی لە وەزارەتی ڕۆشنبیری ئەوەی کە بیستومانە فستیڤاڵیان دابش کردوون ینی وەکو خێر و سەدەقە چاویان نۆقاندەوە و هەڵیان ژاردۆ فستیڤاڵی موزیک و گۆرانی بەر سلێمانی کەوتووە خۆی شاری پایتەختی ڕۆشنبیریە کەچی یەک فستیڤاڵی بەرکەوتووە. فستیڤاڵیان دابش کردو ینی لەسەر چ پێوەرێک لەسەر پێوەری ئەوەی نۆکو ئەم شارە عادز بێنەوەکو ئەم پارەیەکە هەیە بێ یەکسان بێ بڕێکی بۆ ئەوێ بڕێکی بۆ ئەوێ کاکە وەبەرهێنان لە کللتور و هوەر هەڵبەت ئێمە کاتێ ئەم قساناکەین ئەگەر کۆمپانیای یا کەرتی تایبەت لە ئاستێکی زۆر گەشەکردوودا بواە وەزارەتی ڕۆشنبیری بە دەوڵەتیشەوە هەموو دەم دوای ئێمە بکەوت ناو ئێمە پەیمان منتایە ببوورە بەخوا دەرفەتمان نێدا بنیشین ئیشمان هەیە ئێمە چێتانەوێ قسەتان لەگەڵ بکە بینوسن بە نووسراک چکە ئێمە بێ ئیش بکەین کاتمان نییە یعنی سەردەمێکێت هەڵبەت هەروای لێت بەڵام تۆ وەرە وەزارەت ئەمە ئەرکی وەزارەت نییە لە جاتی من بیر بکاتەوە وەزارەت با من ڕوونکردنەوەیەک لەسەرەوەی جەنابت برم من باس لە ئەمریکاکەم چونکە گەلێ جارکە باسیەوەکەم چونکە لێرە ئاژێم وەشتەکانی ئێرە بینم لە 2011 کاتێکە قەیرانی دارایی ئەمریکای گرتەوە زۆر لە کۆمپانیەکان داخران زۆر لە بزنسەکان داخران لە گەورەوە تا بچوو گەشتە سەر ئەوەی کەمپانیای GMC و کرایسلەر کامانە و سیارانی کە دروستیەکەن ئۆتۆمبیلانی کە دروستیەکەن خەریک بۆوانەش دابخرێ خەریک بوو کار لە خەریک نەبوو بەڵام با بڵێن خەریک بۆمانە دابخرێ ئەمریکا ئۆباما لەو کاتە کە سەرۆکی ئەمریکا بوو بە پەلە فریاکەوت قەرزی پێیاندا بۆ ئەوەی نەیەڵێ بکەون وتی هەر هیچ نەبێ ئەمانە شوناسی ئەمریکان ئەمە نابێ بکەوێت یعنی سیارەی ئەمریکی ئەڕوا بۆ هەموو وڵاتێک لە هەموو وڵاتێکە زانن ئەمە ئەمریکیە ئەو براندەی پێوەیە ئەمە ئەمریکیە مناڵێک خۆشەویستی بۆ هەیە مناڵێک سیارەیەکی بچووکە کڕێ ئەڵێ با GMC بێ شۆفرلێت بێ فۆرد بێ لەبەرێ ئەمریکیە بۆ سینەما خۆیان ئامادە کردبوو نێڵن کەرتی سینەما بکەوێت چونکە سینەما کۆمەڵێ لایەنیکەی هەیە هەر ئەوە نییە با بڵێن کەرتێکی ئابووری گەورەی ئەمریکایە بێجگەلەوە سینەما بۆ ئەمریکا چەند هێزی لەشکری ئەچن وڵاتان ئەگەر داگیرەکەن ئەگەر ڕزگاریەکەن هەرچ ناوێکی لێننەوە جیایە بەڵام سینەما دەقاتی ئەوان ڕۆڵە بینێت لە چی وڵاتێکی دنیا هەیە لە هەموو دنیاە
لەو وڵاتانی بەس تەلەڤزۆنی پێگەی بێ کارەبا و تەلەڤزۆنی تیاابێ چی مناڵێکیانەیە حەز بە جلی سپایدەرمان و زمانی خۆی حەزی بە سوپەرمان و حەزی بە مێکی ماوس نەکرد بێت یعنی لەوە زیاتر چی یعنی ئەمریکا توانێتی ئەوە بڕاتە ناو کەڵچەری هەموو دنیاوە حکوومەتی ئێمە اینجا ئەمەیە بێمە سەر و بابەتە حکوومەتی ئێمە وەکو بەڕێستان فەرموود زۆر بئاگایە یعنی 30 ساڵە هیچی نەکردووە و ناشی کات کە ئەبوایە پێشتر لە سەرەتای دەستپێکیانەوە لە نەوەتوێکەوە بایەخیان بەوە بدایە پارەیان خەرج کردایە بۆی کەرتی سینەما دروستکەن نەک ئەو هەڕشتنەی کە هەڵیان ڕشتووە هەنێ کەس لێخوا و بە بێسەرە و بەرەی نەخێر بە ئۆرگانیزە یعنی بە ڕێکخراوەیی بە جوانی ویاندا بڕشتایە کە پلانیان هەبواە بۆی بینای سینەمای کوردی بکەن ئەمە یەک دوو پەروەردە ئەی کاک هاوەرجان ئەگەر بەهاتایە ئەو دوو حزبە شەڕی براکو ژیان کرد بابیکەن لە سەرۆکەکەیانەوەی گرم کە ئەوان تاوانباری یەکە من ئەبواە گرنگیان بە پەروەردە بودای بیان و تا ئێمە شەڕەکەین بابیکەین بەڵام بابین پەروەردەمان ڕابگرین پەروەردەمان وەکۆ وڵاتانە لێ بکەین بۆی بۆ ئایندا مناڵێکی نیشتمان پەروەەر ببێ بەنەوەیەکی نیشتمان پەروەری پاک دوور بێ لە گەندەڵی ئەبواە ئەوەیان بکردایە بەڵام بەداخەوە نەیان کرد و ئەو سایانەیان کرد و ئێستاش نایکەن و هەر ناشیکەن ئەبێ تا ئەمان بن باوەڕ ناکەن بیکەن ئەبێ چاوەڕێکەی لە دەرفەتێکی کە ڕژێمێکی کە سیستەمێکی کە بێتە ئاراوە ئەگەر ئەوان خەمخۆر بن و بیکەن من لەمەیانە پاڵپشتی و قسەی بەڕێستانم بەڵام بۆی ئاڵەمەڵم کەرتی سینەما کەرتێکی ئابووری زۆر گەورەیە بۆ وڵات لە نەوتەکە گەورەترە نەوتەکە لەوەیە بەیانی دوای ببڕێ خواردوین بەڵام کوشت و کاڵ و سینەما نابڕێتەوە خۆزگە نەوتەکە هەر لە 5 ساڵی ترا وشکیە کرد چونکە وڵاتی ئێمە گەر بەس بە کوشت و کاڵی بەڕێوە بچێ ئەتوانێ بەشی خۆی و بەشی هەموو ناوچەکانی دەوروبەرمان وەبەرهێنان بکە لەو هەموو نیعمەتەی کە خوددا پێی بەخشێوین یعنی بۆیە من بەڕاستی زۆر پێداگیری لەسەرواکەم بەبێ هەڵچوون و تۆڕەبوون کە ئێستا جەنابەت باسی پشتیوانی دەوڵەتی ئەمریکات کرد بۆ کەرتی تایبەت ئەو کۆمپانیانە منیش ئەڵێم هەر وەکو ئەوەی جەنابەت وتت کەرتی تایبەت هەرس بێنێ دەوڵەتی شەرەسیێنەوە جا دەوڵەت بەر لەوەی هەرس بێنێ پێی زانیوە تێگەیشتووە کە پێویستە ئەم کەرتە تایبەتانە پشتیوانی بکە وی ما هەمومان نەزانین ئەمریکا خۆی قەرزارە قەرزی کردووە بۆ ئەوەی کۆمپانیەکان نەکەونت بۆ ئەوەی دەوڵەتەکە لەسەر پێی خۆی بۆستێ من ئەمێ خاڵێکی تر بڵێم هەرچەندە ڕەنگە ئەوانە بەشێکی سیاسی بن بەڵام سیاسی بە ڕوانگەی ئێمەمانانەوە کە بێئاگانین لەوەی لە وڵاتدا دەگوزەرێ من بە ئەمانەتەوە ئەڵێم لە ڕووی سیاسی و ئابووری و پەروەردەیی و کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە هەرێمی جوان و بەهەشتی ئێمە لەژێر هەڕەشەی گەورەدایە ئەوە هەڕەشەی گەورەیە کە ئێستا وڵاتی ئێمە لەو 5 کایە گرنگەی کە باسم کرد ئابوووریەکەشیت هەڵبەتە لەژێر هەڕەشەیەکی زۆر گەورەی داڕوخاندایە باشە ئەگەر ئێمە بیر لەوە نەکەینەوە لە بواری خۆماندا بینەوە ناو ئەو کایە وڵاتەکەمان بەو شێوەیە یەکتر ئاش ببینەوە ئاش بکەینەوە ئەی کێ بیکات ئێمە دەوڵەتێکمان 30 ساڵە لە تەڕ و وشک ئەبا و ئەخوا و ئەکرێ و ئەکوژێ باشە ئەم 5 کایی کە من ناومێناوە ڕەنگە دایان کایی تریش هەبن بۆچی تا ئێستا یەکێکیان بەلایەنی کەم یەکێکیان جێگیر نەبووە بۆەوەی من و تۆ و هاوڵاتیەکانی ترمان هەست بە ئارامی بکەین خۆ ئارامی ئەوە نییە تۆ سنووری بەرامبەر داعش و دوژمنەکەت لێگرتوین ئێمە کە لە ناوە ترسمان هەبوو ئارامیمان نەبوو هەست بە چی بکەین لە وڵاتەدا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی پەروەردەیی یعنی ئەوەی لە وڵاتی ئێمە گونجێ بیانیەکانن ئەڵێن باشە ئەم مەملەکەتە دەوڵەمەند و جوانە ئەم باشدا بۆچی ئەم هەموو داهاتی هەیە بۆچی خەڵکەکەی ڕاکە بۆچی خەڵکی ئێمە ڕاکە لە دەزانی ئەگەر ئەو بەوانەشەوە کە بەخۆشی ڕاکەن بۆچی بەخۆشی ڕاکردنیش
پلان نییە، بێزاری نییە لە شتێک لە شتەکان. بۆیە من پێم وایە ئەم قسانەی کە ئەیکەین بە تەنها من نامێ قسە بکەین ڕەخنە بگرین، بەڵکو ئەبێ خاڵ بخینە سەر پیت، ینی پیت بخینە سەر خاڵ. بەخوا نازانم کامانێت سەرنجم ڕۆیش گرنگ ئەبێ ئێمە قسەکانمان بەکردەوە بکەینە کردار. ینی من وەخۆ ماوەتم لێرە ئەتبڕم جارێکی کەم ئەوانەی ئەستا تۆ ئەیبینیت و برادرانی کەش ئێستاوا کۆمنتیان نووسیوە سەرنجیان نووسیوە ئەوانە شاگران لێە ئەوانەی کە چاوەڕێی دەسی حکوومەتی هەرێم و وەزارەت و حزبەکانن بە پێیکی سەڵیش ناڕۆن پێیکی سەڵیشیان ئێستا پێڵاوی لە پێیاننی و ناتوانن بڕۆن بڕێوە بەڵام زۆربەی ئەوانەی کە ئێستا پرۆژەکانە بن بەڕێوە فیلم دروستەکەن ئەوانەی کە فیلمیان دروست کردووە بە هەوڵ و تەقەلەی خۆیانە و بە سوال و سەدەقەی خۆیانە بە دەسڕەکەی خۆیانە کە دایان ناوە پارە کۆکەنەوە ئیشەکانەکەن زۆرینەی وایە ئەوە من بۆ هینی ئەو قسەی تۆ ئەوەی کە ئەیبینم ئەوەی ئەیبینم ئێمە نەوەستاوین تازەوا دەست بکەین کۆمەڵێک کەسیکەی هەیە بەتوانە هەمویان جێی شانازین لەسەر گیرفانی خۆیان بێ بە قەرز و قۆڵە بێ وایەک لەسەر یەک فیلمەکەن ڕاست ئەوانە من شانازی بە هەمویانەوەکەم بەو کەسەشەوەی کە ڕقی لە منە و کە قسەشم پێڵێ وەکووتن ئێمە خۆشەویستی پێشکەشەکەی گرنگەوەی بەڵێ لە فستیڤاڵی ئەم ساڵ گەنجێک هەڵبەت ئەوانەی ئەناسن ئەزانن ناوی کێیە زۆر بەلامەوە خۆش بوو کەوتی ئیتر نەوەیەکی نوێ لە سینەما بەڕێوەیە هەڵبەت ئێمە ینی نەوەی پێش ئەوین و ئێمە کاکەین پەیوەندیشمان زۆر زۆر باشە من دڵنیام لە زۆر شتا ئێمە تەواوکەری یەکترین بەڵام بەڕاستی بیرمان نەچێت نەوەیەکی تریش بەڕێوەیە ینی نەوەیەکی تر بەڕێوەیە ڕەنگە من بە ئاستی بیرکردنەوە و پەیوەندەکان و بۆ پرۆژانەی کە ئەیکەم ڕەنگە ڕێزم لێ بگرن ینی خۆشیان بێم و خۆشم بێن بەڵام ڕەنگە هیچ مەجبور نەبن چاویان لێ ئێمە بێ ئەوان ئیتر تەواو ڕێ خۆیانە دۆزنەوە کاتێەوە هاتووە ڕێگەی خۆیان دۆزنەوە بەڵام ئێمە ئەڵێین کە هەر یەکێک لە ئێمەمانان خاوەنی پرۆژەی تایبەتین ئەمانەوێ بەم پرۆژانە نامەوێ بڵێم باز بدەین چونکە ئێمە زۆکو جەنابەت زۆر بە خاوی ڕۆیشتوین ڕەنگە ئەبواە تا ئێستا دە بازی گەورەمان بەهاویشتە نەمان هاویشتەوە ینی من بۆیە ئەڵێم ئێستا کاتێک کە ئەڵێم هەشتمین سەرسوڕهێنەری نوێی دنیا لە جیهان خۆ من بەگاڵتەوە ناڵێم ینی منیش پێوەرەکانی ئەمەم لێک داوەتەوە کە ئەم تاوەرە چۆنە بێ بە هەشتمین و هەر بەو بۆنەیەشەوە ئەم ساڵ پرۆژەیەکم ئەبێت پرۆژەیەکی ترە کە بۆ مەفای گەشتیاریە و ئەویش پاڵنەری سینەماییە زیاتر کە یەڵمازگۆنام کردووە بە هەشتمین سەرسوڕهێنەر وە کردویشمە بە یەکەمین سەرسوڕهێنەری هەرێمی کوردستان من حەوت دانە سەرسوڕهێنەرم ئامادە کردووە کە هەر حەوتیان بۆ مفای گەشتیاری ئەتوانم بە ئەمانەتەوە بڵێم ساڵانە 10 ملیۆن گەشتیار ئەو حەوت شوێنەی کە من ناوم هێناون لە پرۆژەیەکی ترە کە یەڵمازگۆنای یەکەمیانە و هەشتەمیشیانە لە دنیا 10 ملیۆن گەشتیار بۆ خۆی ڕاکێشێت جا تۆ بێنە بەرچاو ئەگەر 10 ملیۆن یان ئەوەی کە من بۆ تاوەری یەڵمازگۆنای هەشتمین سەرسوڕهێنەری دنیا ینی جەدوای اقتصادیم کردووە با بە عەرەبیەکەی بڵێم 5 ملیۆن گەشتیار ڕاکێشێ ساڵانە بۆ شاری سلێمانی هەڵبەت ئەوەی کە لە فڕۆکەخانەی سلێمانیە لە هەولێردا ئابەزێ ئەم 5 ملیۆنە خۆ هەمووی ینی شەو ڕۆژ لە ناو ئەم تاوەرەیان نییە پەرتە بێ بە کوردستانە ئەگەر پرۆژەیەک لە کوردستان 5 ملیۆن کە منکێش بکات پرۆژەکانی تریش هەر یەکی ملیۆنێک ئێمە چیمان لە تورکیا بێ کەمتر بێ کە ساڵی نزیکەی 60 ملیۆن گەشتیار ڕاکێشێ کە ئێستا ئەم 60 ملیۆنەی هێندە کەم بۆتەوە بۆی ئەو تۆنداژۆیەی سەرۆکی وڵاتەوە ئەو شەڕ و شۆڕانەی ئەیکات کە کەرتی گەشتیاری و دراوی ئەم وڵاتە بە ئەندازەیەک داتە پێوە دابەزیوە کە
ڕەنگە سبەینێ کارەگەریشی لەسەر ئێمە هەبێت. بۆیە من ئەڵێم ئەبێ خۆمان کۆ بکەینەوە، خۆمان خڕ بکەینەوە، قسەکانمان بکەینەوە بە پرۆژە. من لە وەتای پرۆژەکانم لە مێشکم دەرەکەم، باوەڕتان بێ بەردەوام پرۆژەی تازە دێت، چونکە لێ ناگەڕێم چیتر ئەم مێشکانەمان ئەم میمۆریانەمان ژەنگ هەڵبێنێ یان لە پڕ بە هەورە تریژقەیەک بە کارەبایەک بە شتێک مێشکمان بیگرێ و بەتاڵ بێتەوە. ئەبێ بەتاڵیان بکەین بە نووسین بە پرۆژە و هەوڵدان بۆی. من دڵنیاتان ئەەکەم بینەرانی پلاتفۆرم، هونەرمەندان، ئێوەی بەڕێستان کە کۆماری ژیان دۆستی 100 ملیۆن دروست ئەکرێ و من خۆم کە 35 ساڵی تەمەنم لە ناو سینەما بەڕێ کرد، وەکو حەز و ئارەزوو ئەمێ بگەڕێمەوە سەر ئەو خاڵە. ئەو حەز و ئارەزووە پاڵنەرە هەرە سەرشێکەی باگراوندی سیاسی بووە، چ ئەوەی خۆم چ ئەوەی ژینگەکەم پێوە کاریگەر بوون. ئێمە هەر قسەیەکەکەین وشەی خزمەت و کوردایەتیمان دایمان لەبەرچاو. من لە 2022 واز لەو چەمکانە هێنم بە مەفهومی ئەوەی نا ڕوود ببمەوە لە کوردایەتی و لە خزمەت نەخێر، ئەمێ بە پلان بە پرۆژەکانم سەر بخەم. ئەو وەختە کاتێ پرۆژەکان سەرەخەم اینجا من قسە ناکەم، دڵنیام کە نەکورد، تورک و عەرەب و فارس و میلەتانی تریش ئەتوانن دانی خێر بە پرۆژەیەک بنێن کە من لە ماوەی ڕابردوودا بیرم لێ کردوتەوە بۆی پاڵێکی گەورە بە کەرتی گەشتیاری بنین بە مەڵتی سینەما و بە خودی سینەما خۆی کە ئێستا کۆمەڵێکی زۆر باش لە گەنج و لە هاوتەمەنەکانی ئێمە کایا ئەکەن کە من وامەزەنداکەم لە سەرەتاشە وتم ئێمە بێ ئاشت بینەوە لەگەڵ خۆمان، لەگەڵ یەکتری، لەگەڵ دەوڵەتەکەمان. بەر لەوەی من بچم لە بەغدا قەرز بکەم پێویستە حکوومەتی هەرێم چەند جار لە دەرگام داوە کە ئاو ڕنادنەوە، من هەر لە دەرگادەم چۆ من پێم وایە ئەم حکوومەتە هی هەمومانە. بۆیە ئەگەر لە شوێنێک جارێک قسەیەکی ڕق بکەین، قسەی حەق خۆی ڕقە ینی، بەڵام ئەبێ هەمومان پێداگیری بکەین ئەم وڵاتی ئێمەیە، هەمومانە. من بەڕاکردن و بە دەستبەرداربوون لە سینەما نەک زیان لە دەوڵەت دەدەم، زیان لەنەوەیەکی تریش دەدەم لە داهاتوو کە لانی کەم پرۆژەکەی خۆم وا بینم قازانجێکی زۆر گەورەی بۆنەوەکانی داهاتوو هەیە. لەبەر ئەوە نابێ کەسمان وە من پێم وایە ئەبێ لەمە دوا هونەرمەند فشار بخات، فشارێکی ڕاستەقینە سەنگی خۆی، سەنگی کولتور و فەرهەنگی خۆی کە بەداخەوە ئەتوانم بڵێم بۆ هۆی دوورە پەرێزی ئێمە ئەبینین لە سایت و هەندێک تیڤی و کە ئەو چێژە هونەریەش بەرەو لێژی و بەرەو سەرگەردانی ئەڕوا کە هەر ئەبێ جارێکی تر بەر لەوەی ئێمە واز لێبێنین. من بۆیەوە ئاڵێم ئەبێ هەر ئێمە جارێکی تر و ئەوانەی پێش ئێمە ئەو بناغەیاندانە ئێمە ئەبێ لە دەوڵەتە لەو پرۆژەیە کە جەنابەت چەند جارێک پیشانتدایەوە لە شاشەکەیە لە وەزارەتی کولتور و ڕووناکبێری هەرێمی کوردستانە ئەبێ یاسا سەروەر بێت. نابێ هەر کەسێک بەویستی خۆی چیویست ئەوە بکە، ئەبێ فلتەر هەبێ، فلتەری داهێنان نا. من باسی فلتەری داهێنان ناکەم بە هیچ شێوێ، بە هیچ شێوێ، بەڵام ئەبێ کەرتی تایبەت سینەماکارەکان دەست بکەن بەو کایە ئەوانەی بڕێک پاریان هەیە حەزیان لە سینەمای ئەبێ بێنە پێش و ئەبێ یاسایەک لە پەرلەمان لە حکوومەت هەبێت. وەکو من دام ڕشتووە، خەڵکی تریش دڵنیام داڕشتووە، بەڵام من بە شێوازێک دام ڕشتووە کە ئیتر هونەرمەند نابێ 50-60 ساڵی هونەرەکەی تەواو بکات بێزگەلەوەی خاوەنی سەرمایەکی زۆری هونەریە، بەڵام خاوەنی فلسێک نەبێ لە ژیرفانی کە نەیتوانی بێ فیلمێک بەویستی خۆی بکە. من وتم سەرەتا ئێستا جەنابەت ئەگەر دەفتەرت بکەوێتە دەست بە قەرز بێ، بە پشتیوانی بێ، بە قەرزی درێژخایەن بێ، تۆ ئێستا ئەم سایتە ئەم پلاتفۆرمە ئەتوانی 10 کەسی تردا بنیت، تەنانەت ئینگلیزیش بێنیت، بیانیەکانیش بێنی بە وەرجێڕانی فەوری ڕاستەوخۆ، کرمانج و سۆران و گۆران و زازا و لەک و کەلهوڕ و هەرچی شێوەزاری کوردی هەیە لێرەدا کۆی کەیتە و ئەم پلاتفۆرمەی تۆ بە تاقی تەنیا ئەتوانێت دەوڵەتێکی گرێمانە بێ لە ئاسمان هەموو کوردەکان بە سایەی کارکتەرەکانی ناو سینەما ئەدەب هونەر کۆ بکاتەوە قسەی میلەتی خۆی بکات. ئێمە بۆ کەناڵەکانمان
ینی داتایەکێ بەرەو 1000 ئەڕوا 1000 کەناڵی بینرا و بیسترا و خوێنرا و وێبسایتەکان 1000 کەناڵ ساڵانە ئەبێ چی بڕوات و چی بەجێشتوە کاکاوەربا دوا پرسیارم ئاراسی جەنا بکەم ئیتر بێ مەسەر پرسیاری هاوڕێیان گریمان بە کورتی وابزان وەڵام دەینەوە بۆی زۆر کاتیان نەبین و زۆر کات نەڕوا ساعتێ دوا پرسیاری لای خۆمان ئەم پرۆژانەی کە ئێستا هەیە پرۆژەکەی جەنابەت فستیڤاڵەکان و ئەو پرۆژانەی سۆشیال میدیا ئیتر لە کوردش سینەما کڵاپەوە لە فستیڤاڵەکان لە هەموویەوە هەمووی ئەوانەی و برادرانی کە کوردیانە هەمویان من دەستخۆشییان یەکەم کارێکی زۆر پێویست و گرنگە و ئەو پرۆژانەی ئەو برادرانە تاکوتەرا لەم لەو لاخەویانە و ئەچن لە گیرفانی خۆیان کتێب چاپەکەن ئیتر فیلمەکەن چی ئەکەن هەرچی پرۆژەیەکیانەیە ئەم پرۆژانە چەند پێویستن بۆنەوەی داهاتوومان بۆ بواری فیلمسازی پێویستن لە پەروەردەیە ئاماژەیان پێ بدرێ کاکاوار بەڵێ من وتم ئەگەر لە دەوڵات لە پەرلەمان یاسایەک هەبێ ئێمە خۆمان یعنی ئێمە بوونی خۆمان ئێستا هەموو ئەمانە هەر هەمومان کە خەریکی خۆمانی نەز بە بەرپرسیارەتیەکەی پەکمان نەکەوێت سەبا تەشجیعی یەکتری تەشجیعی من کەی بۆ ئەوەی نییە هەمومان هەوڵ دەین ئیشەکە بکەین چاوەڕێ حکومەت نەکەین بۆ بنیاتنانی نەوەیەکی پێشکەوت و خواست زۆر جوانە پرسیارەکەت زۆر جوانە من لەم پرۆژەیە زۆر بەوردی وەڵام داوەتەوە من بۆیە زوو ناوی دەوڵەت ئەهێنم پەرلەمان و حکوومەت چونکە ئێمە ئەگەر بکەوینە شەڕ لە یەکتر ئەو بە یاسا ئەتوانێت لێ نەگەڕێ هەر فیلم بکەین ئەگەر فیلمیش بکەین لێ نەگەڕێ لە هیچ سینەمایەک بڵاو بێتەوە ئەگەر لە سینەماش بڵاو نەبێتەوە لە یوتیوب و دامەزراوەکانی تریش دەتوانێت ڕێمان لێ بکەین ئێمە نابێت شەڕ بکەین من هەرچەنە باوەڕم بەوە هەیە هیچ کەس ناتوانێت ڕێگە لە داهێنان بگرێ هیچ کەسێک یعنی وەکو ڕەوانشاد دکتۆر جەمال نەبەز ئەڵێ ئازادی لەسەر بەخۆیی بە نەرخترا یعنی کە کاتێ باسی ئازادیەکەین ینی مەبەز لەوەیە کە ئازادی بەری پێناگیرێ بۆیە من دڵنیام ئەو پرۆژە تاک و گروپانەی کە هەن شوێن پەنجەی خۆیان داناوە بە دڵنیاییەوە زۆر بە باشیش بەڵام من ئەمەوێ زەمن کورت بکەینەوە من وتم ئەم هەموو کاتە چییە هەمانە بۆ لە دەستدانی کاتمان زۆرە و 30 ساڵە لە دەستمانداوە ئێمە ئەڵێین پرۆژەکەی جەنابەت پرۆژەی من پرۆژەی برادرانی تر ئەوەی فستیڤاڵن ئەوانەی وێبسایتن ئەوانەی گۆڤارن هەتا دوایی پێویستە بکەونە سەر پێ چۆن ئەکەونە سەر پێ ئەگەر ئێمە فشار بخەین لە دەوڵەت بخەینە سەر دەوڵەت میزانیەیەکی باش لە دەوڵەت دابین بکەین من ئەڵێم بە قەرز ئێستا من ئامادەم خەریکی ئەوم ئەم ساڵ خەریکی ئەوە بووم کە قەرزێکی زۆر ڕابکێشم بتوانم ساڵانە 15-20 کتێب چاپ بکەم و گۆڤارێکی مانگانش و ڕۆژی سینەمای کوردیش بەڕێو بەم بۆ ئەوەی داوا لە هیچ دەوڵەت و کەسایەتێکی هێزە سیاسیەکان نەکەم بڵێم پشتیوانیم بکە وەختە بەڕێز و بەسەر بەرزیەوە بانگیشیانەکەین و جێگەشیان ئەەکەینەوە و دابنیشن گوێ بگرن ببینن ئەتوانین سپۆنسەرەکانیش دەوڵەمەندەکانیش کۆمپانیەکانیش لەگەڵ خۆمان ڕێک بێخین کە کاری ئەوان و کاری ئێمەش بەشێکی گرنگی بەوە ئەڕات بۆیە من پێداگیری لەوە ئەکەم ئەوەیە ئەجینا ئێمە ئەوتا جەنابەت کە پلاتفۆرمی فیلمسازان بەڕێوابەی هەوڵی تاکە کەسیە چەند برادێکیش خۆبەخشانە لەگەڵت ئیشان کردووە یا بەردەوا من ئیشەکەن ئیتر ئەڕوا گرنگەوەی تۆ لێ ناگەڕێ ئەم کەرتە لەم لینکە بکەوێ دەستخۆشی لێکەم وە کارێکی زۆر گەوراکەی تۆ هەموو کورد و کوردستانیانت کۆ کردوتەوە هەموو هەفتەیەک ئەتوانی کەسایەتیەکی بوارەکە بێنیت قسە بکەن منیش لای خۆم واکەم من ئەڵێم بۆ ئەوەی لە دەست دەرنەچێ چونکە ئێستا ئێمە لە ئەنجامی 30 ساڵە ینی ئەگەر ئێمە پێشهاتمان نەبێت ئەگەر چی لە پرۆژەکانمانە کردومانە خۆتوانین دواوەی خۆمان ڕابردوو خۆمانی 30 ساڵی پشتی خۆمان بخوێنینەوە خۆ ئەمە شتێکی هێندە قورس نییە ئێمە لە 30 ساڵی ڕابردووە تێگەیشتین
زۆر شت یا زۆرینەی شت بە پەیوەندی ئاکرێ یعنی تۆ پەیوەندیت باش بێ لەگەڵ فلان بەرپرس فلان وەزیر ئەتوانی کارەکەت بکەیت ئەم فستیڤاڵانەی ئەکرێن بە ئاستی شخصی ئاکرێن دەیخۆ منیش شتێکەکەم ئەگەر باسی خۆم کەم بەڵام نایەن کە ناژێن مشکلە نییە خۆ من لەسەرەوە نۆستاوە من نیشی خۆمەکەم بە هەژاری کردومە ڕەنگە بە تێر و تەسەلیش ئەم ساڵ کردمان ڕەنگە ساڵێکی تر دیسان بە هەژاری بێنەوە سەرخەت بەڵام هەرێکین بەڵام من ئەڵێم ئیدی هونەرمەند ئەبێ فشاری خۆی کارتی خۆی بەکاربێنێ کارتی سوور لە بری ئەوی زەرد هەڵگرێ وەکو ئۆڤەرگێمێک یەکسەر سوور هەڵبگرێ چونکە لەوە دەرچووە مەسەلەن ئێمە چیتی دابنیشین کۆمەڵێک کەس بەڕێبەری گشتی بن وەزیر بن کۆمەڵێک کەس سەفەر و سەفا بکەن کە حەق خۆیانە بەڵام شار هەیە داتە پێوە لە هونەرمەندەکانی لە ڕووی دەرونیەوە بەخۆشمەوە چکە من باوەڕم وایە ئێمە لە هەرێمی کوردستان بەهێزی سیاسی و دەوڵەت و هونەرمەند و خەڵکی ئاسایش ینی ببوورە ئەو قسەکەم هیوادارم کەس عاجز نەبێ ئێمە لە ڕووی نەفسیەوە ڕووخاوین لە ڕووی دەرونیەوە بەڵام هەندێکمان دەرەجات پلەمان هەیە زۆر خراپ ڕووخاوە هەیە من بۆ خۆم ئەڵێم هەمە نەخۆشی دەرونیم هەیە بەڵام من پلانم داناوە بۆەوەی بۆ خۆم و بۆ دەوروبەرم لە ناو کایەیەکی گرنگی کولتور کە سینەمایە بە پلان هاتوومەتە خەت من تێکەڵی شت نابم تێکەڵی زۆر تەجەموع نابم ئێستا وەکو جاران بەچم بۆ فستیڤال بەڵام پلانەکانی خۆم داڕێژم من ئەزانم ئەبێ کات کەمی ماوە کورتە و ئێمەمانان لەو تەمەنە ئەتوانین باشتر بیر بکەینەوە کامڵترین لە تەمەنێک کە حەزێکی گەنجانە بوو من کە ئەڵێم کوردایەتی خەینە ملاوە ئەبێ کارەکانمان پرۆژەکانمان سەرووی کوردایەتی شتێ بڕێنێ ڕەنگە کوردایەتی بە تێگەیشتنی من هەر مرۆڤایەتیش بێ چونکە کوردایەتی هەر وەکو مرۆڤێک بە هەزاران ساڵە لە ژیاندایە خەریکی ژیان دۆستیە بەڵام بۆ خۆی نەیتوانیەوە خۆی وەکو شوناس و کەسایەتیەک دروست بکە و پێ بگەێنێ و سەر پێ بکەوێت و ناڵێم ئەم وڵاتانی دەوروبەرمان لە بندەستی ئێمە بوونە بەڵام ئەو باید چاویان لە ئێمە بکردایە وەکو کللتوری ئێمەیان دزیوە شان و باڵی پێ بادەن و بەرز ئەەکەن ئێمە لانی کەم هێشتا بەشی ئەومان ماوە بەهێنانی تێدا بکەین بۆیە مناڵێم ئەم شەڕی ئێمەیە یعنی ناکرێم من بە خوێندنەوە و بیرکردنەوە و پلان و پرۆژە نەتوانم ئەمە جێبەجێ بکەم بەڵام کابرایەکی سیاسی هێزێکی سیاسی بە یەک واژۆ بتوانێ شتێک دروست بکات کە من دڵنیام کرچ و کاڵە خۆزگە زۆر باش وایە بەڵام بە کرچ و کاڵی ئەتوانێت بە سەدان ملیۆن دینار بە ملیارەها دینار لە پرۆژە خەرج بکات ئێمە چین یعنی ئێمە و هەزارانی وەکو ئێمە بۆچی دانیشتوین یعنی ئێمە ئەبێ دابنیشین و تەواو دەستخۆشی لێکم لای پرسیاری برادران باش وا من پرسیارەکەم ئارتێنخان ئەڵێ دەستان خۆش پرسیارەکەم جیاوازە بۆ لە یەک پارچەی کوردستان واتە کوردستان باشوور دوو فیستیڤاڵ هەیە فیستیڤاڵێکی دۆک و سلێمانی تکایە ئەمە بۆ ئایا یەک ڕێزی هونەرمەندان نییە هونەرمەندان یەکگرتوونین ناوچەگەری هەیە کەواتە بە دوژمن و حزبەکان بڵێن چی ئێوە سەرکەوتوو بن من ئەمەوێ ئەوە بڵێم ئەو پرسیارە زۆر زۆر گرنگە زۆر سوپاس بۆ ئارتینخان بزانم ئەگەر ناوەکەم هەڵەنەوە توێ بەڵێ پرسیارێکی زۆر زۆر بەجێ وە کۆڵێ لە بنی هەمبانەکەی دایانی دوو فستیڤاڵ ئەوە دڵنیا بە لەوەی کە ینی حیزب لەوە دەستێڕوە و لەوەش بچووکتریش ئەگەر لە ئاستی حیزبیش بۆی غەدر لە حیزب نەکەین لە ئاستی کەسە ئەوە بەڕێواشە یعنی لە ئاستی کەسە بۆیە من لاریم نییە لەوەی لە هەموو شارێکا فستیڤاڵ هەبێ بەڵام وەکو ئەم پرسیارەی ئەو هاوڕێ عەزیزەمان کردی یعنی بۆنی ئەوەی لێنێت کە ئێمە بمانەوێ شارێک بەرامبەر شارێکی تر بڕۆخێن ئەی بۆ شارێک لە بەرامبەر شارێکی تر ئاودان نەکەینەوە باشتر نییە خۆ فستیڤاڵی من وەکو وتم پۆینتی لەو فستیڤاڵانە خرج کراوە ناکاتە کۆی گشتی داهاتی وڵات هەر ناخوێنرێتەوە بە تەلەسکۆبیش نابینرێت
بۆیە ئەو پرسیاری ئەو هاوڕێ عزیزەمان 100% تەواوە ئەوە هێزی سیاسی و کەسێکانن کە قۆڕخکاری ئەەکەن و ئەوەش بەشێکە لە گەندەڵی ینی من بە ئەمانەتەواڵم گەندەڵیە چونکە مافی هونەرمەندانی ترە خوڕێ و مافی داهێنەرەکان ئەخورێ و وەکووتمان ئەم مافەیە هەر لێمان خوراوە لێمان خوراوە بۆیە کە شەڕی خۆمانەکەی من دڵنیام کە ئەگەر نەتوانم لەوێ بەدەستی بێنم واز لە پرۆژەکانی خۆمان ناهێنین ینی بەڵام ئەبێ فشار بکەین بۆی ئەو گەڕە لاوژێش چاک بکرێتەوە ئەجینا دهۆک کەرکووک تەنانەت شەقڵاوە شارۆچکەیەکی جوانی تر لەکوێ ئەبینیت لە هەڵەبجە لەکوێ لە کەرکووک لە هەولێر هەمویان مافی خۆیانە ئەی باشە فیستیڤالەکان باشتر نین لەم هەموو باڵەخانانەی بە ئاسمانە بەرزەبنەوە کەس نازانەی کێن کەس نازانێ چ سوود و مفایەکی هەیە لەم وڵاتەدا کە من دڵنیام بە ئەندازەی خۆی هەیەی بەڵام چی بۆ هەلی کار و وڵاتەکە هەیە لە بنەڕەتدا بۆ فیستیڤال لە هەموو شارێک نەبێت بەڵێ کاکاوەرجان لێرە کاگەحمە ناتق سڵاو و خۆشەویستی هەیە با بڵێم ڕۆژان حەمەجەزا ئەویش دەستخۆشیەکە ڤیان خان ڤیان مایی سڵاو ڕێز و خۆشەویستی هەیە کاک تەنیاکەریم دەرهێنەر بەردەوام لەگەڵمانایە کاک هاوار مستەفاویش سڵاو ڕێزی هەیە کاکنەوەویش سڵاو ڕێزی هەیە بەس کاک تەنیاکەریم بەردەوام لەگەڵمانایە و پرسیارێ زۆریشی کردووە یەکێک لەو پرسیارانی هەڵبژێرم بە ئەمەیان دابنین ئەڵێ برایانم ئەبێ ئێمە ئەبێ باوەڕمان بەخۆمان نەبێ ئەو فیستیڤالانەیە کرێ لە کوردستان بڕواتان نەبێ لە زۆر فیستیڤاڵی وڵاتانی عەرەبی زۆر پڕە ڕاستە زیاتریش فیستیڤاڵی عەرەبی زۆر نەبینیوە تۆ لەوەیە دیوتە وایە ئەمە پرسیارە لە جەناب دەکەم بەڵێ نا ئەو قسەی کاکتەنیا زۆر ڕاستە من 100% لەگەڵیم چونکە ئێمە کە نە دەوڵەتی نە ئەزمونێکی باشی پرۆداکشن و سینەمامانەیە من چەندین فیستیڤاڵی قاهیرەم بینیوە کە لە پانتایەکی 300-400 دۆنیمەیە کە حەوت هۆڵی سینەمای تایە دەیان ڕێستۆرانتی تایە کەوتۆتە ناو جزیرەیەک لە ڕووباری نیل کە زەمالیکی پێڵێن کە ئەو زەمالیکەی کوردەکان لە سەردەمی خدێوی ئیسماعیل ناویان لێناوە شوێنی پاشاکان بۆ گەشت و گوزاری پاشاکان فیستیڤاڵی ئێمەش ئەوانەی لە وڵاتی ئێمەژەکرێن بەڕاستی ئەگەر باشتر نەبن لە ئاستی ئەوانن ئەگەر باشتر نەبن لە ئاستیانن و من ئەو قسەیە کە ئێڵێم لە هونەرمەندی میسریشە بیستومە کە هاتوونەتە وڵاتی ئێمە بەشداری فیستیڤاڵیان کردو داوات بوون من لە نووسینەکە هەوتومە ئێستا قسەم لەوە نییە کە فیستیڤاڵ باش بەڕێواچن یعنی بە کەم و کورتیە بچووکەکانیشەوە کە کارژێڕین ئێمە قسەمان لەوەیە کە ئەبێ هونەرمەند وەکو کاکتەنیا وتی متمانەی بەخۆی زیاتر بێ نەتەنها بۆ فیستیڤاڵ کە باسی کرد و ڕاستیشەکە بەڵکو ئەبێ ئەو متمانەیە ببێتەوە بەهێز ئەو هێزە گەورەی ئێوە بیرتان چوو جاران سیاسیە گەورەکانی مەملەکەتی ئێمە خواخۆیان بوو لەگەڵ هونەرمەندێک دەرچن هێستا پێچەوانە بۆتەوە هونەرمەندێک خواخۆایەتی دەرچێ ئەمە کەی ڕەوایە کەی ئەمە ڕاستە دروستە بۆ وەکو یەک بۆ لە ئاستێکی تەواو جیاوازە ڕێز یەکتر نەگری من یەک نمونە هێنمەوە بەرەوەی ئەگە پرسیارێتر هەبێت بە ئەمانەتەوە ئەڵێم لە 100 ساڵی ڕابردوودا ڕێزم هەیە درود بۆ گیانی هەموو ئەو شەیدانی لە پێناو خاک و نیشتیمان سەریان نایەوە بەڵام هیچ هێزێک هیچ کەسایەتیەک لە 100 ساڵی ڕابردووە بەقەد یڵمازگۆنای لە هەفتاکان کوردی بە ئەمریکا و ئەوروپا نەناساندووە ئەگەر ئەوان لە گۆڤارێک لە ڕۆژنامەیەک راپۆرتێکی بچکۆلە کراوێ لە ڕادیۆیەک راپۆرتێک کراوێ یڵمازگۆنای لە هەفتاکان و هەشتاکان فیلمی لە هەموو ئەوروپا و ئەمریکا بڵاوبۆتە و خەڵک لە ڕێگای فیلمی ڕێگە و مێگەل و ئەو فیلمانەوە زانیویانە کورچێ لە کاتێکدا بە زمانی تورکیش بوو اینجا زانیویانە کورچێ بۆیە وەڵامەکەی من ئەوەیە بۆ کە ڕاستە کاکتەنیا ڕاستەکات کە فیستیڤاڵەکانی ئێمە گرنگن و ئەگەر پشتیوانی مادی باش بکرێن و ئەو ململانەیە ناجۆرەش
دەربچێ لە فیسیڤالەکان بە دڵنیاییەوە ئاستی فیسیڤالەکانمان گەورەیە. ڕەنگە فیسیڤاڵی ئەم ساڵ بەهۆی ململانەوە زۆر بەمان هەستمان کردوێت کە هونەرمەندە گەورەکانی مەملەکەت لە هەموو شارەکان لە ناو فیسیڤالەدا نەبوون، کە ئەوە یەکێک لە کێماسی گەورەکان بوو کە ئێمە پەرتە بین بچووکە بینەوە، کە یەک ئەگرین گەورە ئەبین، یعنی ئەوە وەکو قاعدەیەک وایە. پرسیارێکی کەمانەیە و کاک مەم ئالانی ئەڵێ بکرێ بۆ هەموو کورد و گشتگیر بێ، مەبەستی دیارە لە فستیڤاڵە بە ئەنلاین. سڵاو ڕێزم بۆ هاوڕێ عزیزم کاکەوە، من پێم وایە فستیڤال بەڵێ کوالەتی بەرە زۆر گرنگە بۆ ئێستا و دەرفەت دروست دەکات لەسەر زەوی وڵاتێ بکرێ و واز بێنین لەلایەن گیری کوردستان هەوڵ بدەین هەموو کورد هاوڕێیانی کورد بەشدار بن. زیاتر لەسەر لاین بکرێ و وە گشتگیر بێ باشترە لەوەی کە پارچە با بڵێن ئەم زۆن و ئەو زۆن بێ. بەڵێ من لەگەڵ ئەم زۆن و ئەو زۆنیش هەر لەگەڵ ئەوم فستیڤال بکرێ باشترە لەوەی نەکرێ. ئەمە یەک. سڵاوم بۆ کاگالان مەم ئالانی باوڕێزم پرسیارەکەی بەجێ بوو. ئێمە توانین ئەوش بکەین، خۆ ئەوش ئەکرێت، هەمووی ئەکرێت، بەڵام ئێمە تێبینیمان لەسەر ئەوەیە کە ڕێکی بخەینەوە، سەنگی پێ بدەین و بتوانین لە قسە و دیالۆگ و گەنگەشەی لابەلا دوورکەوینەوە بکەینەوە سەرکار و بەرهەم بێنین. من خۆشبەختانە ئێستا ئەگەر کە باسەکە خۆم بێ لە لینکێکی ناوە هەموو بوارانەی سینەما کە بە کۆمپانیا و هاوڕێ و جەنابتان بەشدارن تێدا، من بۆ خۆم بڕیارمدا وە شەڕی خۆمەکەم، بەڵام دڵنیا بن لەوەی شەڕی تایبەتی خۆم بۆ سەرخستنی پرۆژەیەکی خۆم ئۆتۆماتیکیان کار ئەکاتە سەر سەرخستنی پرۆژەیەکی تر ئی هاوڕێیەکی تریش. لەبەر ئەوە من لە سەرەتا وتم ئەمە سێم جارە ئەڵێم ئەبێ ئاشت بینەوە ئاشت، بەڵام ئاشتبوونەوەمان ساڵها نەخایەن، ینی دوای ئەم بەرنامەیە زەمن کاتمانە بەردەستدانێت، دوای ئەو بەرنامەیە بڕیار بدەین و تەنانەت بڵێین بڕیارمان داوە دەی فەرمونون بە ئاشت بینەوە. ئەم ساڵ سەرەتای ئەم ساڵ لەم بەشە ئەم پرۆژە ناکرێت، بە دڵنیاییەوە ئەم بەشە موڵکی هەر ئەم بەشە نییە بۆ هەموو بەشەکانی تری کوردستانە. مخابن ئێمە کێماسیشمان لەوەدا هەیە کە هەندێک جار چاومان تەنگە بێت کوردێک لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا کە دێت بەداخەوە ینی کاواڵێم کە پێویستە وا نەبێ کاکە ئێمە ینی ئەگەر قسە لە سەروەتی مرۆیی بکرێت ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە کە ئێمە لە هەموو پارچەکانە خۆشبەختانە هونەرمەندی زۆرمان هەن لە کایەدان و دیار و بەرچاویشن. بۆیە ئەگەر ئەمڕۆ ئەم وڵاتەی ئێمە ئەم بەشەی ئێمە و ڕۆژئاوا دەرفەتی هەیە کاری تێدا بکرێت، پێویستە هاوکار بین ئاشت بینەوە لەگەڵ یەکتر و من دڵنیام ڕۆژەی زەبەلا حەکەین و هەمومان بینیمان و بیستمان فیلم هەیە وا لە وڵاتێکەکە بە سەرۆکەکەیەوە کە فشار بخات ئەم فیلمە لەم سینەمایە بڵاو نەبێتەوە. ڕەنگە وا بزانێ ئەگەر ئەم فیلمە لە وڵاتی ئێمە بڵاو بێتەوە 1000 هۆڵی سینەمامان هەیە، ڕەنگە نەزانن هەمووی 15-20 هۆڵمان هەیە کە بەڵام تێئەگەن و ئەزانن سینەما چەکێکی نەرمی کاریگەرە هەموو چەک و قورس و سووکەکانی دنیا نایگاتێ. لەبەرەوە ئاشت بینەوە دەتوانین هەموو کارەکانمان بەشێنەی بە نەرمی بەبێ هەڵچوون و بگەینە ئامانجێکی زۆر باش، هەلی کار بەدەست بێنین، کللتوری خۆمان نەک زیندوو بکەینەوە بەڵکو وا لە دنیا بکەین، دەور و بەرمان لانی کەم چاومان لێ بکەن. ئێمە هێزی سیاسیمان هەن لە کوردستان، دنیا سەرسامن پێیان لەبەرەوە نییە خۆ هەر ئازا و شەڕکردن، لەبەرەوەی بیرکردنەوەیان مرۆڤ دۆستانەیە، مرۆڤایەتی بەرەو تاک جەمسەرە ڕواگەرە، تا ئێستا 2 جەمسەر بێ بەرەو 1 جەمسەری 1 سەنتەری ئەڕوا. بەڵام من بە کەلتور و زمانی خۆم ئەگەر بڕیارە دەوڵەت بمێنن ئەبێ ئێمەش دەوڵەتمانە بێ. جا ئەوە ئیشی ئێمە نییە دەوڵەت دروستکەین، بەڵام ئێمە بە سینەما ئیشی خۆمانەکەین، لە ڕووی هۆشیاری پەروەردەی کۆمەڵایەتی لە ئابووری دەورمانە بێ، لە سیاست دەورمانە بێ. من هەر بۆ خۆشی ئەڵێم لە وڵاتی ئێمە ڕۆژانە دەیان جۆری هەواڵ بڵاو ئەبنەوە کە هەندێکیان سیناریۆن گاڵتەمان پێیان دێ. باشە چۆن سیناریۆ ئاوا سیاسیەکان کە دایە ڕێژن ئاوا بە سوک و سانایی
بڕیاری لێ ئەدەن و ڕۆژێک دوایەوە پلانەکە بە زۆری شتر ئاشکرا بێت. یعنی من مەبەستمە بڵێم سیاسەکان ئەتوان سوود لە سینەماکارەکانش ببینن بۆ قازانجی دەوڵەت. بەڵێ کاکەوار منیش وەڵامێکی تایبەتم هەیە بۆ کاکمام ئالانی. کاکمام لە ڕاستیە سینەما یەکێک لە تایبەتمەندیەکانی سینەما ئەوەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕوانەر هەیە. ئەبێ وەرگر ڕوانەر بێنینە ناو هۆڵەکانەوە، لە ناو هۆڵەکانە سەیری فیلمکەن بۆی کاریگەری ڕاستەوخۆمان لەسەری هەبێ. ئەمە بە بۆچوونی من فستیڤاڵ با لە هەموو شارەکانی کوردستان هەبێ، کە هەبوو لە هەموو شارەکانی کوردستان تۆ ڕێگەت خۆش کرد هەموو مناڵێک بێتە ژوورەوە بۆ سەیری فستیڤاڵ، هانی ئەدەی بۆ کۆمەڵێ لایەن ڕۆژێ لە ڕۆژان بۆ پاشە ڕۆژە و مناڵە ببێ بە فیلمساز ڕۆ فیلمەکان کاریگەریان لەسەری هەبێت ڕاستەوخۆ و با بڵێن بڵاوکردنەوەی ڕۆشنگەری زانینگەری ئەمە هەمووی کاریگەری ڕاستەوخۆیە. پێم باشە لە هەموو شارێکە فستیڤاڵە بێ، بەڵام لەگەڵ جەنابتم نەک بەو چەمکەی کە حزبەکانێکن حزب حزبێنە بێ، حزب حزبێنە بێ خراپە. و شتێکی کەش و ئەوەی کەوتی شت بەڕێستان باسی کرد لەسەر ئەنلاین، لەسەر ئەنلاینیش زەرورە هەیە. بەڵێ فستیڤاڵی فیلمی کوردی لەندەن هەیە، لە نیویۆرک هەیە، لە بەرلین هەیە، ئەمانەش زەرورن، بەڵام ئەمانیش لەگەڵ ئەوەی ئۆنلاین بن بەڵام با لە هۆڵا بن بۆی میوانانی بیانی بێنن وەکو لۆبیەک بۆ ئەوەی دنیا ئاگای لە گەشەی سینەمای کوردی و دۆزی کوردی بێ لە ڕێ فیلمەکانەوە. ئەمە هەمووی زەرورن، ئەمە هەمووی زەرورنەوەی جەنابەت باست کرد بە هەردوو تەرەفیەوە زەرورن. بۆیە من وام پێ باشە و دەستخۆشیش لە کاکە هاوارەکەم. کاکەوارجان کاتەکەمان تۆزێ بۆ لای کوردستان درەنگە، شتێکت هەیە حەزەکەم لە کۆتایە بیڵێیت و با زۆر زۆر سوپاسی بەڕێستان بکەین و بینەران وەرگر زیاتر خۆشحاڵکەین. من سوپاسدانەکەم، هیوادارم ئەمە بە مارکێتینگ تێنەگەین، بەڵام من ئەمەوێ لە هەرێمی کوردستان لە ناو هەرێمیش لە شاری سلێمانی تێڕوانی منە بۆ شاری سلێمانی. من گومانم نییە هەموو شارێک ئەتوانی ئیشی تێدا بکەیت، بەڵام من سلێمانیم هەڵبژاردووە سۆلیوود لەسەر وەزنی هۆلیود و بۆلیود و نۆلیود. ئێمە ئەتوانین ئەم یلمازگۆنایی کە من لە پرۆژەی ترەدام ناوە لە داهاتوە دەستی پێکەم ئاهەنگی دابشکردنی خەڵاتی یلمازگۆنای 15 خەڵاتە کە ئەگەر نەگاتە ئاستی ئۆسکار دەبێ وەکو دەڵێ ئەگەر یەکەم نەبێت دەبێت لە پێشی پێشەوە بێ. من دڵنیام بەم پرۆژانە ئێمە ئەتوانین دەوڵەتی خۆمان ڕنگ و ڕووی کە ڕۆیشتووە لە ڕووی سیاسی و هەندێ مەسائلی گەندەڵی ئەتوانین لە ئەم کەرتە بکەوێتەوە سەرکار و بە جۆرێک بەرهەم بێنین هەندێک لە دەوڵەتی توندئاژۆ لە هونەری سینەمامان بترسێن، کە ئێمە هونەری سینەما بەکار ناهێنین بۆ ترساندنی کەس، بەڵکو بۆ ژیان دۆستی، بۆ پێیەکەوە ژیان. وەکو یلمازگۆنای گوتی هەمومان وەکو کورد و عەرەب و تورک لەو ناوچەیەدا کە هەین 100 ساڵە بەهۆی ملنەدانە داخوازی گەلی کورد ئێمە شەڕەکەین، ئەوان شەڕەکەن، خوێن ئەڕژێ. ئێمە توانین یەکتر ئاش بکەینەوە و هەر یەکێکمان سنووری خۆمان دابڕێژینەوە ئەگەر بەخۆشی نەبێ بە هونەری سینەما بەو چەکە نەرمە کە دەبێ ئێمە هەر پێ بگەین. بۆیە هیوادارم هیچ برادێکیش کە لە ڕابردووە هەبوو نیگەران بوو لەوەی کە من سلێمانچێتی بکەم وەکو جارێکی تریژوتومە من هەر خەڵکی سلێمانی نیم خۆزگە سلێمانی ئەبوو، بەڵام کە سلێمانی نیم سلێمانیم هەڵبژاردووە. من دڵنیام کە سلێمانی هەوڵێکی زۆر هەیە بۆ شکاندنی لە زۆر ڕووەوە. من نامەوێت ئەو شارە بە هەندێ شتی لابەلاوە سەرقاڵ ببێ، سەرقاڵ بکرێ، بەڵکو ئەبێ هونەرمەندەکانی ئەم شارە هەموو شارەکانی تر پێداگیری بکەینەوە لەو نیەتی ئێمە هەمانە بۆ وەبەرهێنانی کللتور و مافی خۆشمانە. ئەگەر بە خۆشی پێمان نەدرێ ئەبێ ئەو شەڕی خۆمان بکەین بەدەستی بێنین. سوپاسم هەیە و داوای لێبوردنەکەم کە کاتی زۆرمان لێگرتن. سوپاس بۆ تۆش کاک سەرکەوجان.